کتێبی ڕشتەی مرواری نووسینی عەلاءالدین سەجادی بەرگی شەشەم ساڵی 1398 هیجری بەرامبەر بە 1978 میلادی. پێشەکی بیری مناڵی تێژە. ساڵی 1347 هیجری بوو. سەید ئەحمەد ناوێک بۆ جاری سێم لە مەکە و مەدینەوە پەخشیەکی بڵاو کردەوە کە پیاغەمبەر درودی خوای لێبێ لە خەوا پێیوتوم لە ساڵی 1350دا دنیا دوایی دێ. کێوەکان ئەڕوخێن و عالەم ئیتر هەپرون بە هەپرون ئەبێ. فڵانی لە مزگەوتەکان و لە ماڵەکانە شین و شەپۆڕێک بوو ئەو سەری دیار نەبێتەوە. شێخ جەلالی برای شێخ نەجیبی قەرەداغی، حاجی فەتاحی قەزاز، ئەحمەدی قادر چاوش، حاجی محەممەدی عەمبەر و گەلێکی تریش یاڕەبی بەڕەحمەت بن لەسەر سەکۆکەی مزگەوتی شێخ جەلال پڕمەپڕم ئەگریان و دەستە سڕەکەی دەستیان بە تەواوی تەڕبوو بوو. عالەمەکەی تریش بۆ گریان شوێنیان ئەکەوتن. منی نەکبەتیش هەر ئەگریان. ئەوان وەکو کابراوتی بە هەرجا من بۆچی؟ من هێشتا لە ناو مناڵانە یاریم ئەکرد نە ئەمزانی دنیا چییە و نە قیامەت. ساڵ بوو بە 1350 دنیا نەبوو بە دنیا ئاخری. لە دوای ئەوەش ساڵ هەر سنگی ئەنا بۆ پێشەوە تا بوو بە ساڵی 1389 دنیا هەر وەکو خۆی مایەوە و نەبوو بە دنیا ئاخری. وا دیار بوو سەید ئەحمەد خوا سەلامەتیکە خەوەکەی دەست هەڵبەست بوو. لە ماوەی ئەم 51 ساڵەدا تۆ ئەزانی چ جۆرە کارە ساتانی ڕوویاندا، وەکو ئەڵێ ڕۆژان ڕۆژی لە دوایە، ڕۆژی پێرێ ڕۆیی، ڕۆژی دوێنێ هات، دوێنێ ئیمڕۆی بە شوێنە هات، هەموو وەکو تۆمار پێچرایەوە. با بینەوە سەر ساڵی 1957 میلادی. لەو ساڵەدا بە حیساب بوو بە 30 ساڵ دوای هاتنی خەوەکەی سەی ئەحمەد لە باتی ئەوە دنیا دوایی بێ کەچی بەرگی یەکەمی ڕشتەی مرواری لەدایک بوو. هەرەو ساڵە بەرگێکی تر ساڵی 1958 بەرگی سێیەم، 1969 بەرگی چوارەم، 1972 بەرگی پێنجەم. لەو ماوەوە تا ئێستا ئیش و کاری تر ماوەی نەدام بتوانم لەسەری بڕۆم. ئەوە لەم ساڵەدا ساڵی 1970 گەڕامەوە بۆ کۆنە چاڵ بۆ دەرکردنی بەرگی شەشەم، ئەمەی کە لە بەردەستدایە. مامۆستا ئەڵێ ڕشتەی مرواری لەو ساڵەدا لەدایک بوو. لای وایە شێری بەگوێ گرتووە، و یا ئەستێرەی لە ئاسمان هێناوەتە خوارەوە، و یا کەشتی لە ئەرزەوە بردووە بۆ ئاسمان. برا کاڵا لە قەت باڵایە. ئەو نەتەوەیە کە کەشتی بردووە بۆ ئاسمان غەیری نەتەوەکەی منە. من کە لە نەتەوەی کوردم هەر ئەوەندەم لەدەست دێ. تۆ دەرزیەک دروست بکە، من سوژنێک دروست ئەکەم. من درێغیم نەکردووە. هەر ئەوەندەم لەدەست دێ، هەموو کەس نابێ بەداهێنەر و دکتۆر و موهەندیس و کیمیاگەر، نان بۆ نانەوا و گۆشت بۆ قەساب. من ئەوەم لەدەست دێ کە خزمەتی نەتەوە بکەم لە ڕێگای ئەدەبەوە تا بمێنم لەو ڕێگایەدا ئینشاءالله درێغی ناکەم. لە ماوەی ئەم 21 ساڵەدا گەلێ لە دۆستانی دێرینەم لەدەست دەرچوون. گەلێ لەو کەسانە کە شتیان بۆ گێڕابوومەوە و یا بۆیان ئەناردم بۆ ڕشتەی مرواری لە دەستم دەرچوون و ڕوویان کردەوە بۆ بارەگای ئێزەدی. وا دیارە خەوەکەی سەی ئەحمەد لە ماوەی ئەم 51 ساڵەدا بە چاو ئەوانەوە هەندێکی هاتەدی. ئەوان ڕۆیشتن و من هەرمامەوە. لە بەرگی یەکەمەوە دوور نییە هەندێک کەس بیان وتایە ئەویش ئەچێتە ناو کوپەڵەکە، کەچی دووەم هات و من نەچووم، سێم هات و من نەچووم، چوارەم و پێنجەم هات هەر نەچووم. خۆ بەخوا هەر ئەچم. مەولەوی ئەڵێ و مەرگت دیدەم ها نەگوزەردا، منیچ ڕای لای تۆن ئاڕۆ نەفەردا. بەڵام تو خوا وازم لێ بێنە بازڵیا و پڵاوێکی تر بکەین. ناڵێم ئەدەب چییە و کەڵکی چییە بۆ نەتەوە، چونکە لە پێشەکی بەرگەکانی ترە ئەمەم زۆر وتووە. زۆر وتنیش قورئان خۆشە. لێرەدا هەر ئەوەندە ئەڵێم ڕشتەی مرواری چەند بەرێکی بە کەڵکی هەیە. یەکەم ئەدەبە و ئەدەب نەتەوەیە. دووەم ڕێبازێکە بۆ خوێندنەوەی کوردی. زۆر شت هەیە ڕێبازە، بەڵام ئەم وا لە مرۆڤ ئەکا پێوە بچێت و بیخوێنێتەوە و
هیچ تاقەتیشی نەچێ چونکە زاخاوێکە بۆ مێشک. سێیەم وەکو لەش پێویستی بە حەسانەوەیە فکر و مێشکیش ئەو پێویستیەی هەیە. حەسانەوەی فکر ئەوەیە کە خۆشیەکی بگاتێ بەبێ ئەوە کە لەشەکە بۆی بکەوێتە عەزیەتەوە. قسەکانی ڕشتەی مرواری تۆ بە گاڵتەوەری ئەگری و خۆشیەک ڕوو ئەکاتە فکر و مێشکت. لەگەڵ ئەم خۆشیەشا دەرسێکە بۆ هەموو ڕووداوێکی ژیان کە ئەم دەرسە لە پشت پەردەی خوێندنەوەکەوەیە. شتێکی تر ماوەتەوە بابیڵێ. ئەو ساڵە کە لە وەندەرێ نەبووین سەبەتەیە ترێ دۆشاوی گیانمان ئەهێنا بۆ حاجی فەرەجی پڵاوخۆر لە شار بە 4 ڕوپیە و 3 ئانە. حاجی فەرەجی ڕەحمەتی هەر لە بەیانیەوە تا ئێوارە بەلایەوە ئەمایەوە لەبەر گرانی بۆی نەئەفرۆشرا. زەمانی هۆقە بوو نەک هۆقەی ئەستەمۆڵ بەڵکو هۆقەی سلێمانی کە 3 کیلۆ و نیوی ئێستا بوو. هۆقەی ئەدا بە 4 ئانە کەسێ نەبوو بڵێ کەرت بە چەند ئەیانوت بەخوا گرانە پێمان ناکڕێ. ئێستا لەسەر مەرج تۆ کیلۆیەک نەوەک هۆقەیەک لەو ترێ دۆشاویە بدە بە من بە 8 ڕوپیە کە ئەکاتە 600 فلس من دوعات بۆکەم. دەسا حاجی فەرەج لە کوێی گۆر هەڵتەکێنە کەچی بۆ بەدبەختی من هەر شتێک دەرئەکەم و هەر شتێک ئەنووسم ئەڵێن ئای بەخوا گرانە. بەخوا زۆر دڵم پێی خۆش ئەبێ ئەگەر ئەم قسەیە نەکەی. ئەو وەختە هەردووکمان پێکەوە دەست ئەگرین بە دەستی یەکەوە بەد و قۆڵی ئەچین بۆ جەهەنەم یا بۆ بەهەشت. تۆ سەرپشک بە کامیت ئەوێ من شوێنت ئەکەوم هەر بەو شەرتە نەڵێت کتێبەکە گرانە. زۆر لەم قسەیە ئەترسم. ئای ترس هەر شتێکی تر بڵێیت گردنی خۆم و خۆت ئازاد بێ. عەلاءەدین سەجادی 28 پێنجی 1978. تافگەی ئێلاخ. دوو برا لێفەیەکی بچووکیان کڕێ بوو دنیا زستان بوو. شەوێ ویستیان پێی بنون کابرایەکی کوردیش بوو بە میوانیان چوو لە ناوەڕاستیانەوە ڕاکشا. شەوێ بە تەواوی ساردی کرد براکان هەریەکە لەبەر سەرما لێفەکەیان بۆ لای خۆیان ڕائەکێشا. کابرای میوانیش هیچ نەقەی نەئەکرد تەنها ئەوە نەبێ ئەیوت من پارەم نەداوە ڕای ناکێشم. لەگەڵ ئەوەش هەر کام لەوان ڕایان بکێشایە بەشی ئەوی هەر ئەمایەوە. مەلا یوسف هەبوو لە تەنگی سەر مەلا عەلیش لە سەرزەل و تەنگی سەر دوو گوندن لە قەرەداغ کە یەکێک ئەچوو پرسیارێکی شەرعی لە مەلا یوسف ئەکرد. مەلا یوسف ئەیوت برا ئەمە یای من و مەلا عەلی سەرزەل نییە، ئەمە یای شێخ نەجیبی قەرەداغا. شێخ نەجیب هامێکی زۆر گەورە بوو لە زەردیاوای قەرەداغ. مەلا عەلی چەند جارێک ئەم قسەی مەلا یوسفە ئەبیستێتەوە. ڕۆژێک ئیتر جی قەڵدانەی هەڵی ناگرێ ئەچێتە سەر مەلا یوسف و پێی ئەڵێ مەلا یوسف خوا بتگرێ تۆ کە شتێک نازانی من بە خۆتەوە بۆچی ئەپێچی بەچیدا ئەزانی کە منیش نایزانم. کابرایەکی کوردی جافەتی برینێک لە لاڕانی هاتبوو خۆی چاوی لێ نەبوو 12 کوڕی هەبوو بە یەکێکیانی وت ئاڕۆڵە وەرە سەیرێکی بکە بزانە چۆنە. کوڕە هات و سەیری کرد وتی باوە ئاوی تێزاوە. ڕووی کردە یەکێکی تریان پێی وت ڕۆڵە ئەتوۆش وەرە سەیرێکی بکە. ئەویش هات وتی بابا سەرەکەی سوور بووەتەوە لام وایە دەمەدەمی گەیشتنیەتی. بانگی یەکێکی تریانی کرد ئەویش هات قسەیەکی تری کرد تا هەر 12یان هاتن و هەر یەکە بە جۆرێک پێیان وت. پاشان کابرا سەری بەرز کردەوە و وتی ئۆ خوا خەڵکی وە یەک کەسەوە هەموو خەبەرێکی لە ئەستەموڵەوە بۆ تێرنەوە من وە 12 کوڕەوە خەوەرێکی ڕاستم لە قوونمەوە تا گوێچکەم دەست ناکەوێ. دزێک شەوێک ئەچێتە ماڵە کوردێک هەر چەندە ئەگەڕێ هیچی دەست ناکەوێ. بە ناچاری ملی ڕێ ئەگرێ و بەرەو دوا ئەگەڕێتەوە.
خاوەن ماڵەکە ئاگای لێ پێ ئەڵێ بە خێری باوکت قاپیەکە پێوەدا. ئەویش ئەڵێ بەڕیشی بابتەوە زۆرم لێت دەستکەوت بێگاریشم پێ بکە. حاجی دەروێش هەبوو هەر شتێ خوا داینابوو ئەو نەیبوو. خانووە شڕێکی هەبوو ستاری تێدا گرتە بوو. شەوێک بۆ پەن دزێک ڕێ لێ هەڵا ئەبێ و ئەچێتە ماڵەکەی. هەرچەندە ئەگەڕێ هیچی دەست ناکەوێ. حاجی دەروێش لێی بە ئاگا دێت پێ ئەڵێ ماڵ وێران من بە ڕۆژی ڕووناک هیچم لێ دەست ناکەوێ تۆ بە شەوی تاریک مەگەر گووی تیا کۆ بکەیتەوە. مەلا ئەحمەدی عەنەبی هەبوو لە سولەیمانی لێیان ئەپرسی مەلا ئەحمەد ڕاستەکەن ئەڵێن تۆ هەتی و بازیت؟ ئەویش ئەیوت بە قسەی خەڵک وا ئەڵێن. کابرایەک لە ژووری مزگەوتێکا خەریک بوو کەرێکی ئەگا. کابرایەکی تر بەسەریا چوو تفێکی لێ کرد و پێی وت تۆ هیچ شەرم ناکەی لە ژووری مزگەوتا ئیشی وا ئەکەی؟ کابرای کەرگێ ئاوڕێکی لێدایەوە و وتی ئاتۆ لێم گەڕێت تا لەم ئیشە خێرە ئەبمەوە با هەروە تۆ تفت کردبێ لە خانەی خوا. کابرایەکی کورد ژنێکی هەبوو ژنەکەی مرد. تۆپەڵێ قوڕی دا بەسەریا و دەرپێی ژنەکەی هێنا خستیە سەر شانی و دەستی کرد بە باوکەڕۆ. خەڵکەکە هەر لە دوورەوە سەیریانە کرد. ئەمیش بانگی کرد ئەرێ عەشیرەت ڕووی باوکی تایفەتان ڕەشوێ ئەوە بۆچی شیوەنم لەگەڵ ناکەن بۆچی هەر ژنی من و؟ لە پاش 6 ڕۆژ هاوماڵەکانی چوونە لای دیسان دەستی کردەوە بە گریان و باوکەڕۆ. خەڵکەکە وتیان برا ئەوەندە مەگری گریان کەڵکی نییە دوعای بۆ بکە. وتی بەخوا عەشیرەت بۆ خۆی ناگریم بیری قسە خۆشخۆشەکانی ئەکەمەوە ئیتر خۆمم پێ ناگیرێ. تەنانەت یەکێ لە قسە خۆشەکانی ئەوە بوو ئێوارەیەک دوو بە دوو لە دەوری مەنجەڵە شیرەکە دانیشتە بووین تڕێکی کەن. من وتم بە کێرم ئەو وتی نەوەڵا بەڕیشت. اینجا ئەو قسە خۆشانە کە بیرم ئەکەوێتەوە ئیتر چۆن نەگریم. جارێک کوڕووکاڵ کۆ ئەبنەوە لە سولەیمانی ئەڵێن با بچین بۆ لای ئەحەی کوڕن و تۆزێک لەگەڵی ڕابوێرین. ئەچن لەو دەشتی نزیکی کارێزی دایکی پاشایەدا تووشی ئەبن. دەسەکەن بە قسەکردن لەگەڵیا. یەکێکیان ئەڵێ خاڵە حەمەد با لەم شوێنەدا خانوویەکت بۆ دروستکەین بە شەوانەی شاتەیە کۆ ئەبینەوە گۆرەوی بازی و شتی تیا ئەکەین. یەکێکی تر هەڵ ئەدا تێ ئەڵێ ئەم شوێنەی بۆ ژووری دانیشتن ئەمەیان من دروستی ئەەکەم. یەکێکی تر ئەڵێ بەرهەیوانەکەشی من دروستی ئەەکەم. یەکێکی تر ئەڵێ سەر نورەکەشی لەسەر من. بەم جۆرە هەر یەکە و قسەیەک ئەکەن. کوت و پڕ یەکێک لەو ناوەدا تڕێک ئەکەنێ. خێرا خاڵە حەمەد هەڵ ئەدا تێ و ئەڵێ ئەم شوێنەشی بۆ شوێنی ئاودەستەکەی هەمووتان درۆەکەن تەنها ئەم نەبێ ڕاستەکە. کابرایەک وتی دەمێ ساڵ بوو دڵم چوو بوو لە ئەحمەدی حاجی. ئەحمەد مەگەر هەر من بزانم چ کوڕێکی شۆخ و شەنگ بوو. لە 16 ساڵانە ئەتوت مانگی 14 ڕەشی چاوبرۆی سووری سەرگۆناخڕەکەی باریکی لێ و لووتەکەی ئەمانە هەموو لەگەڵ ئەو لە شولارەیدا کە ئەتوت بەفری یەکشەوەیە و خوێنی دڵی منی بەسەردا ڕژاوە شۆڕشێکیان خست بووە دڵمەوە. نەشم ئەوێرا بیدرکێنم ئەمود نەوەک لێم زیز بێ. ڕۆژێکیان دەمەدەمی ئێوارە بوو چوومە حەمامی حاجی عەلی لە سلێمانی کە چوومە ژوورەوە تەماشام کردووە ئەحمەد بە ڕووت و قووتی لەوێ خۆی ئەشوا. حەمامیش کەسی تری تێدا نییە کە ئەحمەدم بەو جۆرە چاوپێکەوت حەپەسام و دەستم کرد بە بیرکردنەوە بۆ ئەوە قسەیەک بدۆزمەوە لەگەڵی بکەم. هەر چەندم کرد هیچم لە بیر نەما. کوت و پڕ بەبێ ئەوە ئاگام لە خۆم بێوتم ئەرێ ئەحمەد گیان ئێستا نوێژەکانت دەکەی؟ وتی بەڵێ. کە ئەم قسەیەم کرد و ئەو وەڵامەم گوێ لێ بوو چەمۆڵەیەکم نا لە خۆم هەستام بەبێ ئەوە خۆم بشۆم لە حەمامەکە هاتمە دەرەوە. ئیتر نازانم ئەحمەد چی لێ هات کە هاتمە دەرەوە بە خۆمم وت دەک قوڕم دا بەدەم تا بۆ خۆت و بۆ قسەت
لەو وەختەوە ئیتر لە داخی ئەو قسەیە هەر جینگڵ ئەدەم. دێوانەی سێوسێنانی کە ماڵیان لە گومەتە بوو ڕۆژێک لە شارەوە ئەگەڕێتەوە بۆ ئاوایی گومەتە، شێخ حەمە ساڵەحی گومەتە لێ ئەپرسێ دەنگ و باسی شار چییە؟ ئەویش ئەڵێ یا شێخ لە شار بێچوویەک بدەی بە شووتی ئەوەندە ئەخۆی ئەبی بە مانگای ئاوساو. ئیتر شێخ ئەوەستێ و هیچ چیتر ناڵێ. کابرایەکی کورد لە کابرایەکی گۆرانی پرسی کە فێری کەرگاینی بکە، ئەویش وتی برا گوریسێک بەرداشێک ئاوێنەیەک حەیزەبوونێک واتە پیرەژنێک و دووکی سەڵت ئەوێ. کابرا وتی حەی ئەمانە بۆچی؟ لە وەڵامدا پێیوت گوریسەکە بۆ ئەوە سەرێکی ببەستی بە بنکلکی کەرەکەوە، سەرەکەی تری ببەستی بە بەرداشەکەوە و بەسەر پشتیا هەڵی گێڕیتەوە بیخەیتە لای ملیەوە بۆ ئەوە قورسایی بەرداشەکە کلکەکەی هەڵگێڕێتەوە. ئاوێنەکەش بۆ ئەوە حەیزەبوونەکە لە بەردەم کەرەکەدا ڕاوەستێ و ئاوێنەکە بخەیتە سەرپشتی و ڕووی بکەیتە خۆت، هەم بۆ ئەوە ئەگەر یەکێ لە پشتەوە هات تۆ چاوت لێبێ و هەم ئەوەش پیرەژنەکە یادێکی سەردەمی بووکێنی خۆی بکاتەوە. دووکی سەڵەکەش بۆ ئەوە بیان خەیتە ژێر پێت و شەوەش بکەن کەرەکە بوەستێ. ئەگەر هات و ڕۆیشتیش ئەمان لەگەڵی بچن بەڕێدا و تۆ بۆ خۆت هیچ نەبزویتەوە بەڕاحەتی بتوانی ئیشی خۆت بکەیت. کابرایەک بێژنی هاری کردبوو، بە هەر جۆر بوو بێوەژنێکیان بۆ ساز کرد و تۆزێت تەمێی بێوەژنەکەیان کرد. بەخوا بێوەژن بێ ئینسافانە تێبەر بوو، کوڕە وای لێ هات لوتت بگرتایە گیانی دەرئەچوو. کابرا هەستا ناچار ماڵەکەی بەجێ هێشت و ماڵە پورێکی هەبوو چوو بۆ ئەوێ. لە ڕێگەدا تووشی کەرێک بوو، کەرە گەلێ لەملاتر بوو. چووە بندەسی کەرەکەەوە و پێی وت ئەوە بۆ کوێ ئەچی؟ تۆیش ئەچی بۆ ماڵی پورت؟ کابرایەک ویستی لەگەڵ ژنێکە ڕێکەوێ، ئەم ئەیود بە 4 قۆشە و ئەو ئەیود بە 2 قۆشە. ئاخری بە 3 قۆشە ڕێکەوتن. لە وەختی ئیشا کابرا بە ژنەکەی وت ئەرێ خۆشە، ژنەش وتی ئا. ئینجا کابرا وتی کەواتە بۆ تۆ خۆش و بۆ من خۆشە، ئیتر بۆ چییە ئەم قۆشە قۆشە؟ کوڕێکی هەورامی فێربوو بوو بە نێرەکەرگاین، نێرەکەرێکیان ئەبێ ڕۆژێک خەریکی ئەبێ، دەنکەجۆیەک لە ناو قنگی نێرەکەرەکەدا ئەبێ ئەچێ بە کونی کێری هەتیوەکەدا. هەتی و زیێڕەی لێ بەرز ئەبێتەوە و هاوارەکە ئای تۆ مارواردمش. باوکی ئەڵێ ڕۆڵە چەگۆکە، ئەڵێ جەقنگ و نێرەکەرەکەی وێمان بلما سەیرش کەرۆ. ئیتر هەتی و ناوێرێ کێری دەرێنێ، باوکی دێت کلکی کەر هەڵ ئەداتەوە، ئەوە کێری هەتیوەش لە قنگی نێرەکەردایە. کابرا هەر چەندە شەفتە و چیرەی ئەملاو ئەولای ئەگرێتەوە چاوی بە هیچ ناکەوێ. کوڕەش هەر هاوارێتی، باوکی ئەشڵەژێ هیچی پێ نامێنێ، هەر ئەوە نەبێ ئەڵێ ئاخر ڕۆڵە یانە دوێران بۆ جەکۆگە سەیرش کەرۆ، ماشەڵڵاه مڵەماش بڕیاگەن. لە دێ شەشۆ نێرەکەرێک هەبوو ناوبانگی دەرکردبوو بۆ ڕەسەنی. خەڵک لە هەموو لایەکەوە ماکەریان ئەبرد لیان چاکە کرد. حەقی پەڕینەکەش 3 مەجیدی بوو، ئەیاندا بە خاوەنی نێرەکەرەکە. ئەم نێرەکەرەش هی ئافرەتێک بوو ناوی ئامە بوو. لە جوانی و نازکی لە هەموو سیوەسیلدا ناوی دەرکرده بوو. ڕۆژێک کابرایەکی ئەو بەرکیەوە ماکەرێک ئەبا لە نێرەکەرەکەی چاککە. خاوەنی ماکەرەکە چاوی بە ئامە ئەکەوێ، دڵی کورکەی لێوە دێت و لەو کاتەدا نێرەکەرە ئەپەڕێتە سەر ماکەرەکە، ئەیەوێت دەرگای قسە لەگەڵ ئامەدا بکاتەوە و ئەڵێ ئەوە بۆچی ئەگەر یەکێ بیاوێ ماکەری خۆی لە نێرەکەری یەکێک چاک بکە ئەبێ 3 مەجیدی بدا،
کەچی ئەگەر ئەو کەسە بیاوێ بچێ بۆ لای ئافرەتێکەوە ئەبێ 6 مەجیدی بدە. ئامە هەست ئەکا کە کابرا لەکوێوە قسەیەکە ئەڵێ تۆ کێرێکی وا بۆ من بێنە من 12 مەجیدیت ئەدەمێ. کابرایەکی وڵاغدار هەبوو ڕۆژێک ژنەکەی نەخۆش ئەکەوێ ژنانی دراوسێ ئەچن بۆ هەواڵپرسینی. لەو وەختەدا یەکێ لە کەرەکانی کابرا هینەکەی ڕق ئەکا وەکو دەستەک هاتوچۆەکە. یەکێ لە ژنەکان بە ژنێکی هاوڕێی تەنیشتی ئەڵێ چۆن بوو ئێستا سەرەکەی پێتا بچوایە. یەکێکی تریان ئەڵێ ئەیە ڕۆ سەرەکەی چییە؟ بۆچی ناڵێ نیوەی؟ ژنە نەخۆشەکەش بەدەم ناڵە ناڵەوە ئەڵێ بەخوا ئەگەر ژنێ ژن بێ و لەشی ساغی پێوە بێ هەموویشی هەر قەی ناکە. کابرایەکی کورد هەبوو ناوبانگی کێرزلی دەرکردبوو. 3-4 ژنی هێنا بوو هەموویان لە دەستی هەڵاتە بوون. بێوە ژنێک ئەم حەکایەتە ئەبیستێت و ئەچێ مێردی پێەکە. شەوێ کابرا ئەچێتە لای و خەریک ئەبێ گەم و گاڵتەی لەگەڵەکە. لەو کاتەدا بێوە ژنەکە دەستی ئەکەوێتە سەر کڵاوەی ئەژنۆی کابرا و دەستێکی پیادێنێت و ئەڵێ ئەمە بوو کێرەزلەکەی تۆ ناشکری نەبێ و نەکبەتی نەبێ جا ئەمە چییە؟ کابرا کە ئەمە ئەبیستێ هەر خێرا ڕاست ئەبێتەوە دەرپێکەی ئەدا بەشانیا و دەرئەچێ. کابرایەکی یابا جارێک ئەچێتە دێک لێ ئەپرسن ناوت چییە؟ ئەڵێ ئەبوو جاسم. کەدا ئەنیشێت دەرپێی لە پێدا نابێت تەماشا ئەکەن کێری بەقەت کێری کەرێکە. یەکێ لە خەڵکەکە ئەڵێ ئای ماڵت بە قورگیرێ ئەبوو جاسم کێری چەند زلە؟ ئەبوو جاسم لە جوابدا ئەڵێ یابە وەڵڵاه ئەمن چاک ئەمما یەک برا هەیە ناو ئەبوو ساڵح ئەو حاڵ خراپ لەبەر ئەوە کێر زۆر زلە ناتوانێ لە ماڵ دەرچێ. دەروێشێکی کەلهوڕ هەبوو کوڕێک و نێرەکەرێکی هەبوو. لەو سەرا ڕێیان ئەکەوێتە ماڵی ژنێک ژنەکەش کارەکەرێک و ماکەرێکی هەبوو. شەوێ وا هاتە پێشەوە کابرای دەروێش خۆی سواری ژنەکە و کوڕەکەی سواری کارەکەرەکە و نێرەکەرەکەی سواری ماکەرەکە بوون. جا کابرای دەروێش ئەیوێت خوایە دووری کەی چاوی بەد لێمان ناحەزیش کوێر بێ شاد نەبێ پێمان. کابرایەک لەو دەشتە تاڵە ڕۆژێک زەردەواڵە دابووی بە دەعباکەیەوە ئاوسا بوو. هاتەوە بۆ ماڵەوە بە ژنەکەی خۆی وت دەستیشی گرتبوو بە دەعباکەیەوە ئافرەت ئەمەیان لە بازاڕە فرۆشت ئەیاندا بە هینەکەی خۆم و 100 قەرانیش ڕووی نەبوونی ڕەش بێ نەبوو بیکڕم هەروە وەرم گرت و هێنامەوە وتم تۆ چاوت پێی بکەوێ بزانی چۆنە ئەگەر باشە بەڵکو و قەرز و فەرزێکی بۆ بکەین و جێبەجێی بکەین. ئافرەت وتی جا پیاوەکە ئەیە ڕۆ قەرز و فەرزی بۆ چییە؟ ئەوە خشلەکانی من هەیە بای 200 قەرانیش ئەبێ. بچوە بیدە بە خاوەنەکەی و وەرەوە تازە عیبە چۆن پێ ئەدەیتەوە. پیاوە پیرا خشلی وەرگرت و لە پاش 3-4 ڕۆژ ئاوساویەکەی نیشتەوە و دەعبا وەکو خۆی لێ هاتەوە. ڕۆژێک بە هەڵەداوان هاتەوە و کردی بە ژوورا وتی ئافرەت هەر خوا ڕەحمی پێکردم. وتی چی بووە؟ وتی ئەو کێرە کە هێنابوومەوە بە دزیەتی دەرچوو گرتمیان و بردمیان بۆ لای قازی بە 1000 دەستماچکردن و ئەم لاو ئەولا 100 قەرانمدا و کێرەکەم پێدانەوە ئەوانیش کێرە کۆنەکەی خۆمیان پێدامەوە هەر باش بوو ڕزگارم بوو لە دەستیان. ژنە وتی من خۆم هەر ڕۆژی هەوڵ ئەمزانی ئەوە دزیەتی بوو ئەگەینا چۆن بەو جۆرە بە هەرزان ئەیاندا. ژنێک هەبوو لەو سەرا 2 کچی هەبوو. گەورەکەیانی دابەشوو لە پاش هەفتەیەک چوو بۆ لای و ماڵ و هەواڵی لێپرسی کە مێردەکەی لەگەڵ یا چۆنە. لە پاشا لێی پرسی ئەی لە ئیشکردنا چۆنە؟ وتی بەخوا دایە کێرێکی وای پێوە نییە ناشکری نەبێ هەر ئەوەیە کە لە هیچ چاکترە. دایکیشی وتی ئۆف ڕۆڵە دایکت مرێ ئەوە میراتی دایکتە بۆت ماوەتەوە دایکیشت لەگەڵ باوکی ڕەحمەتی تا هەروە بێبەش بوو. لە پاش بەینێک کچەکەی تریشی دابەشوو چوو بۆ سەردانی.
لێی پرسی مێردەکەت لە ئیشکردنا چۆنە؟ ئەویش وتی دایە پڕی ئەکاتەوە و هێشتا 4 پەنجەشی هەر ئەمێنێتەوە. دایکیشی وتی ئۆی ڕۆڵە خۆزیا دایکیشت لەو خێر و بێرە بەشێکی تێکەوتایە. لەو وڵاتی بلباسەتیە هەتیوێک کچێکی بێبن کردبوو قازی لێی پرسی ڕاست بڵێ چۆن ئەم ئیشت کرد؟ ئەویش وتی بەخوا قوربان هەردووکمان بەرغەلمان ئەلەوەڕاند و گەمەمانە کرد، بە گەمەوە دەرپێمان فڕێدا من هەر لەسرم دانا و ئیتر سەگ بابخێوە بۆ خۆی ڕۆچوو. کابرایەکی چاوکزی پیر ڕۆژێک لەسەر حەوزەکەی مزگەوتی باش چاوش لە سلێمانی دەستنوێژ ئەشوا، پیاوێک لەلایەوە بوو پێی وت بێ قەزابی دەستنوێژی چی ئەشۆی، ئەوەتە داوێنی کەواکەت پیسایی پێوەیە. کابرا وتی کامەتە پیشانی دا، ئەویش بۆنێکی کرد و وتی بە حەقی قورئان ئەوە چێشتی یەخنیە ئێوارە خواردوومە. هەژار گێڕایەوە وتی لە وەختی خۆیان هەندێک مەراغەی ئەچن بۆ حەج کە ئەگەنە وڵاتی عەرەبستانی ئەو خوارە بە کاروانی حوشتر ئەچن. لە ڕێگەدا یەکێ لە حوشترەکان ئەکەوێت دەستی ئەدەنێ کە ڕاستی کەنەوە، لەو کاتەدا کە دەستی ئەدەنێ ئەڵێن یا عەلی. کابرای حوشترەوان ئەڵێ ئای ئەوە ئێوە کافرن؟ وەڵڵاه دەسا ناتان بم. ئەمانیش ئەڵێن وەڵڵا برا کافر نین و موسڵمانین. بە هەر جۆر بێ کابرای حوشترەوان ساز ئەکەنەوە، ئەمجا دەست ئەبەنەوە کە حوشتر ڕاستکەنەوە دیسانەوە ئەڵێن یا عەلی. ئیتر کابرای حوشترەوان بە تەواوی ئەچێ بەڕقا و ئەڵێ ئێوە کافرن قەت ناتان بم. ئەمانیش پیاوێکی ئیختیاری کۆنە ساڵیان تیا ئەبێ کە ئەزانێ ئیشوا بەو جۆرە خراپ هاتووە و لەو دەشتەدا گیریان خواردووە ئەڵێ ئەرێ خزمینە با بڵێین یا ئەڵڵا خۆ کافر نابین. بەم فێڵە کابرای حوشترەوان لەگەڵیان ڕێ ئەکەوێتەوە. مەلا سمایلی کانیێسکانی سلێمانی هەبوو وتی ساڵێک چوومە کەرکووک لە قۆریەوە هاتم بچم بۆ بەری قەڵا، سەیرم کرد لە گۆشەیەکی پردەکەی خاسەوە هەراهەرایەک دێ کە چاک سەیرم کرد ئەمە هی ژێر پردەکەیە و پیاوێک و کوڕێک دەستیان داوەتە یەخەی یەک و ئەو شوێنەش کەسی تری تێدا نییە. منیش ئەو سەردەما کڵاوێکی سپی و مێزەرێکی سپیم دابووە دەوری و لەسرم کردبوو لە شتێک ئەچووم. کوڕەکە دەستی کابرای ڕاکێشا و هاتن بۆ لای من، ئیتر بەبێ ئەوە هیچ شەرم بکەن کوڕەکە وتی با ئەم پیاوە مبارەکە شەرعمان بکە. منیش لە خەیاڵی خۆما وتم مەسەلەیەکی شەرعیە و پێم وت کوڕم چییە؟ کوڕە وتی قوربان ئەم کابرایە پێی وتم نی و مەجیدیم بداتێ و ئیشی خۆیم لەگەڵ بکە، هاتینە ئەم شوێنە وتمان شوێنێکی چوەڵە و لە ڕاستیشدا چوەڵ بوو، کەسی تر نەهات هەر من و ئەو بووین کە چاوم بە حەیتەکەی کەوت پێم هەڵ نەگیرە، بەڵام هێنا و میەتیە ئەم شوێنە و بە عەزیەتیش هاتووم. ئێستا هەرچەندەکەم نیو مەجیدیەکەم ناداتێ، جەنابەت شەرعمان بکە، هەرچی تۆ بفەرمووی من رازیم. وتی منیش ئەم شەرعکردنەم بەلاوە سەیر بوو، وتم باوکم لە باپیرم و باپیرم لە باپیرە گەورەم و باپیرە گەورەشم لە ئیمامی موزەنی و ئەویش لە ئیمامی شافعیەوە ڕیوایەتێک ئەکا کە ئەگەر ژن و پیاوێک لە شوێنێکی چۆڵ و تەریکا بوون و پەردەدادرا بووەوە مارەیی واجب ئەبێ. ئەم ئیشەی ئێوەش لەوە ئەچێ کەوا بوو پێویستە نیو مەجیدیەکەت بداتێ. وتی کابرا ناچار نیو مەجیدیەکەی دا بە کوڕەکە و ڕووی کردە من و وتی قوربان وەڵڵاه تا ئێستا جگە لە جەنابەت گەوادێکی ترم نەدیوە کە ئاوا بەم جۆرە ڕەوایەتی ڕێک و پێک لەسەر مەزهەبی شافعی حکم بدا. هەر ئەم مەلا سمایلە گێڕایەوە وتی جارێک هەتیوێکم تاودا و بردمە شوێنێک وتم یاڵڵا بۆم بکەوە. هەتیوەکە وتی ئەوە تۆ ئەڵێی چی؟ من وام بیستووە کە تۆ لووسکە ئەبەیت و ئەیکێشی بەسەر خۆتە، من بەو نیازەوە هاتووم. وتی پێم وت
بەڵێ بەڵێ ئیش لە منە و داوا لەوان تۆ بۆم بکەوە با ئیشی خۆم بکەم پاشان بڕۆ چ داوایەکت هەیە بیکە. مام ڕەسوو هەبوو لە مەروێ ئەسپێکی کە حێلەی نایابی هەبوو ناوبانگی دەرکردبوو کە لە عەنەزەیە لە وڵاتانەوە ماینیان ئەبرد و لێیان چاکە کرد. عەزەی سولەیمانیش هەبوو ناوبانگی ئەسپە کە حێلەکەی مام ڕەسووی بیستە بوو ماینێکی هەبوو سواری بوو چوو بۆ مەروێ بۆ ئەوە لە ئەسپەکەی چاک بکە. کە چوو سەیری کرد مام ڕەسوو پیاوێکی پیری گەلێ بە ساڵا چووە و ناونیشانێکی لە زمانی جوانی نەماوە. لە حەوشەکەی خۆیانە لە پەنا دیوارێکە لە بەرهەتاوەکە لێ ڕاکشاوە. عەزە لە پاش سەلام و دانیشتن و چاک و چۆنی پێیوت مام ڕەسوو بە ناوبانگی ئەسپەکە حێلەکەی تووەوە لە بەری دەشتە تاڵەوە هاتووم نابێ دەست بنێی بەڕوومەوە. مام ڕەسوویش وتی کاکە بەخێر بێیت بەڵام ئەو ئەسپەی کە تۆ ناوبانگت بیستووە ئێستا لەبەر پیری پەکی کەوتووە و هیچی پێ نەماوە بڕوا ناکەم بتوانی کەڵکی لێوەربگری. عەزە پێیوت مام ڕەسوو من لە ڕێگایەکی دوورەوە هاتووم ئەگەر تۆ ڕاد لەسەر بێ من ئەتوانم ئیشێکی وای لێ بکەم بتوانم ماینەکەی لێ چاک بکەم. مام ڕەسوویش وتی برا کەیفی خۆتە. عەزە هەستا ئەسپەکەی لە پەنا دیوارێکە بەسترا بووەوە زۆر لات بوو هێنای دەستی کرد بە ڕەنە و قاشاوکردنی پاشان بەڕەنەکە کەوتە لە تەرافە و دەوروبەری ژێرسکی تاوای لێ کرد بە هەر جۆر بوو ئەسپەکە یەڕەقی کرد و ماینەکەی بۆ هێنایە پێشەوە و پەڕاندی. ئیش تەواو بوو ماڵاوایی کرد و گەڕایەوە بۆ وڵات. حەقیقەت ماینەکە ئەو ساڵە نۆماکەوەیەکی باشی لە ئەسپەکە حێلەکە هێنا. مام ڕەسوو ژنێکی هەبوو خافاتمی ناوبوو لە زمانی عەلی ئیحسان پاشاوە هێنا بووی هەرچی دەوری جوانی بوو هەر لەو دەورەدا ڕایان بواردبوو. لە ئاهەنگی دنیا تەنیا گێڕانەوەی باسوخواسی بەزمی شەوانی ڕابردووی دەوری جوانی نەبێ هیچی تریان پێ نەما بوو. خافاتم لەو وەختەدا کە عەزە بەڕنە و قاشا و خەریکی ئەسپەکە حێلە بوو لە دەلاقەی ژوورەکەەوە چاوی لێبوو کە چۆن ئەسپەکە حێلە دەوری ساڵانی ڕابردووی بۆ هێنرایەوە. ئەمەی بە دیاریەک زانی لە دیاریەکانی زمانی ڕابردووی. زەمان هێنای و بردی کوڕێکی زاخەیی لە وڵاتی بەغدا لە بۆیاخچیەکەیە فڵچەیەکی بۆ باخچەتی تیا بوو فڵچە ئەوەندە ئیشی کردبوو تەنها کۆتەرەکەی مابوو. وای لێ هاتبوو لە دڕکی دەشتە تاڵ خراپتری لێ هاتبوو. خافاتم ڕەنە و قەشاوەکەی عەزەی کەوتە بیر بە هەر جۆر بوو فڵچەکۆنی لە کابرای بۆیاخچی بەیەکێ لە تاکە تارانیەکانی تەوقەسەری کڕی و قایمی کرد. لە پاش بینێک بە کۆتەرە فڵچەوە هات بە وێزەی لاڕان و دەوروبەری لاڕانی مام ڕەسوودا تاوای لێ کرد دەورێکی بۆ مام ڕەسوو گێڕایەوە و بە یادی جاری جارانەوە دەستیان کردە ملی یەک. ئیتر خافاتم بەم جۆرە فێر بوو بە مام ڕەسوو. ساڵ سوڕایەوە. عەزە بە دەستوری ساڵی پار و بە ئەلهای نۆمایەکی تری لە توخنی ئەسپەکە حێلەوە بارێگەزوە و بنێشتە تاڵی نا لە ماینە بۆرە و چووەوە بۆ مەروێ بۆ ماڵی مام ڕەسوو. کە چوو سەیری کرد مام ڕەسوو ئەو مام ڕەسووە نەماوە. بۆ ئاهی سوێن نووزەیەکی تیاماوە بە تەواوی کە نەفت بووە. ناتوانێت لە شوێنەکەی خۆی ڕاست بێتەوە. عەزە باریدا بە زەویە و خافاتم خێرهاتنێکی گەرمی کرد و خێرا کەوتە نان دروستکردن بۆی. چوو لە تەنیشت مام ڕەسووەوە دانیشت مام ڕەسوو نەیناسیەوە. پرسی فاتە ئەوە کێ بوو هاتوو ئەو زرمەی وڵاخە چی بوو هات؟ خافاتمیش وتی ئەوە کاکە عەزیز بوو گەزۆ و بنێشتە تاڵی بۆ هێناوی. مام ڕەسوو دەستێکی خستە سەر چاوی و سەیرێکی عەزەی کرد ناسیەوە بە نووزەیەکەوە وتی ئەرێ باوە حیس ئەوە تۆ لە بابەکەی پاریت هاتوویتەوە بکەم وە قوونی بابتەوە بۆ خۆت و گەزوە و بنێشتە تاڵت
پار فرفری چەی دەستە بوخچەت بۆ هێنابووم ئیمساڵ چیت بۆ هێناوم بە تەمانیت بە فێڵێکی تر ئیمساڵیش خافاتم بخەیتە سەر بەزمێکی تر هەستە بڕۆ نەخۆم هیچم پێماوە نە ئەسپەکە هێلا هەستە بڕۆ. لە گەڵاڵە پیاوێک هەبوو هەرچەندە حەسەنی ناو بوو بەڵام هەر بە ناوی خادمەوە ناوی دەرکرد بوو. ئەم خادمە لەو ناوە تووتنوشتی ئەفرۆشت. ڕۆژێک کۆلکە ئاخونێکی وڵاتی قوم کە هاتبوو بۆ نەجەف و لەوێوە ئیتر فێری ئەوە بوو کە ببێ بەگەڕیدە و داوای شتی لە خەڵک ئەکرد بەو بۆنەوە ئەم ئاخون ئاغایە ڕێ ئەکەوێتە گەڵاڵە و لەوێش ئەچێتە لای خادم بەناو هەندێک تووتنی لێ ئەکڕێ لە پاشا ئەڵێ دە هەندێکی تریشم بدەرێ لەسەر کیسەی عەباس. ئەم عیبارەتە شتێکە کۆلکە مەلاکانی شیعە دەروەزەی پێوەکەن مەبەستیان بە عەباس عەباسی مامی پێغەمبەرە واتە لەسەر حسابی ئەو شتەم بدەرێ ڕۆژی قیامەت ئەو ئەداتەوە کە ئەمە بە خادم ئەڵێ خادمیش خۆی لێ گێل ئەکا و ئەم وردە حسابانە نازانێ ویا لە وڵاتی ئەوانە ئەم جۆرە شتە باوی نییە ئەڵێ با عەباس خۆی بێ جگەرەکی لێ تێکە ئەگەر بەلایەوە خۆش بوو ئەو وەختە بۆی بەرە. کابرای ئاخونیش ئەڵێ تۆ بم دەرێ دەخڵت نەبێ ئەو وەری ئەگرێ. خادمیش ئەڵێ بەخوا نایدەم بەڵکو بەلایەوە خۆش نەبوو دایەوە بەسەرمە. ئاخون ئەکەوێتە تەقەوە لە ڕووی هەڵ نایە بەسەر و مێزەرە و کەش و فشێکەوە بڵێ من سواڵت لێ ئەەکەم. خادمیش ئەزانێ دنیا چ باسە هەر بەم جۆرە ئاخون لە کۆڵ ئەکاتەوە و پەلکێکیشی ناداتێ. ئینگلیزەکان تازە هاتبوونە عێراقەوە ڕۆژێک ئینگلیزێک لە کەرکووک ئەچێتە بازار ئەگەڕێ بە شوێن لاستیکی کێردا کە ئێستا پێی دەڵێن کۆندۆم ئەچێتە هەردووکانێک لە شتی وا ئەپرسێ کەس لێی تێناگە بە تایبەتی ئەو سەردەمە کورد لە شتی وای هەر نەئەزانی. پیاوێکی خەڵکی ئەو ناو شوانە هەبوو ڕەحیمی ناوبوو دووکانێکی عەتاری باشی لە کەرکووک دانابوو. کابرای ئینگلیز ئەچێتە سەر دووکانەکەی ئەو لەو شتە ئەپرسێ نە ڕەحیم ئینگلیزی ئەزانێ و نە ئینگلیزەکەش کوردی ئەزانێ. کابرای ئینگلیز هەرچەندە بە ئیشارە و بەدەست لەگەڵ ڕەحیما خەریک ئەبێ ڕەحیم هیچی لێ تێناگە. لە ئەنجامە کابرای ئینگلیز دەست ئەبا نەوتێکی 5 ڕوپیەیی دەردێنێ و لە بەردەمی ڕەحیمدا دای ئەنێ. ئەمجا دەست ئەبا بە نەخوێنەکەی خۆیشی ئەکاتەوە و کێری دەردێنێ و بە ئیشارە ئەکا کە لاستیکم بۆ ئەمە ئەوێ. ڕەحیمیش هەر لە بناغەدا ئەم جۆرە شتانەی نەبیستووە تا لە ئیشارەی کابرا تێبگا بەڵکو وا ئەزانی ئەم کابرایە پێی ئەڵێ وەرە گرە و بکەین لەسەر 5 ڕوپیە بزانین کێری کاممان زلترە. ئەویش دەست ئەبا بە نەخوێنەکەی خۆی ئەکاتەوە و کێری خۆی دەردێنێ هی کابرا ئەپێوێ و هی خۆیشی ئەپێوێ هینەکەی ئەم 2 پەنجە زیاتر ئەبێ لە هی کابرای ئینگلیز. ئیتر بەبێ قسە دەست ئەبا 5 ڕوپیەکە هەڵەگرێ و ئەی خاتە باخەڵی و بە نەخوێنەکەی ئەبەستێتەوە. کابرای ئینگلیز واقی وڕ ئەمێنێ هیچی تری بۆ نامێنێتەوە تەنها ئەوە نەبێ ملی ڕێ ئەگرێ و ئەڕوا. کابرایەکی بانایی ئەچێتە گەڕووس و ئەچێتە دیوەخانێک سەلام ئەکا. کابرایەکی گەڕووسی کە لەوێ دانیشتبوو بەم جۆرەی خوارەوە وەڵامی سەلامەکەی ئەستێنێتەوە و ئەڵێ عەلەیکە سەلام هەوا خوای عومەر چووخەکە 4 چاک کونای قنگوەدەر. لە پاشا گەڕووسەکە ئەچێتە دەرەوە و دێتەوە سەلامەکە. کابرای بانەیش بەم جۆرە وەڵامی سەلامەکەی ئەداتەوە و ئەڵێ عەلەیکە سەلام دوژمنی عومەر بێ خوا و بێ پیر توخم نێرە کەر. مەلا مەحمووی حاجی ڕەسوڵ گێڕایەوە وتی مەلا حەمەئەمینی دێڵێژەیی پیاوێکی ئێجگار لە خواترس و بەدین بوو. هاوڕێکانی هەڵی ئەخەڵەتێنن کە دڵی بچێ لە شێخ نووری شێخ ساڵح. ئەویش بە زۆر وا ئەزانێ کە دڵی لێ چووە بەو فێڵە تەزبیحێکی ئەبێ لێ ئەستێنن و ئەیدەن بە شێخ نووری. لە پاش 3-4 ڕۆژ چونکە ئیشەکە بێبناغە بوو سەیرەکە دڵ لێچوونەکەی نەما.
ئەچێ ملی هاوڕێکانی ئەگرێ ئەڵێ وەڵڵاه دڵ لێچوونەکەم نەما تەزبیحەکەم بۆ لێ بستێننەوە. هاوڕێکانیشی لەو سەردەمەدا شێخ نووری بابەعەلی، شێخ سەلامی عازەبانی و مەلا ئەحمەدی حاجی مەلا ڕەسوڵ بوون. کابرایەکی سیان لەسەر ڕووبارەکەی بەیانلوو دەستنوێژی ئەشت کە لێبووەوە تاکێ لە پێڵاوەکانی لە دەستی کەوت و کەوتە ناو ڕووبارەکەەوە و ئاوەکە بردی. خێرا تڕێکی کەند و وتی ئەوە دەستنوێژەکەت بێنە تاکە پێڵاوەکەم بدەرەوە. لای وابوو ڕووبارەکە لە باتی حەقی دەستنوێژیە کە پێڵاوەکەی بردووە. خاڵە فەندی گێڕایەوە وتی ئەوە ڕۆژێک لە ئاودەستەکەی مزگەوتی حاجی مەلا ڕەسوڵە دەستم بە ئاوە گەیان کابرایەکی خەڵکی ئەو شارە زورە چووە ئاودەستەکەی ئەو دیومەوە. ئاگام لێبوو میزەکەی کردە ناو حەوزی ئاودەستخانەکەەوە تەنانەت کەفاوەکەی هات بەم دیوە. منیش هاتمە دەرەوە چاوەڕێم کرد تا ئەویش هاتە دەرەوە وتم کورە برا ئەوە تۆ چیت کرد؟ وتی برا چیم کرد؟ گوم کردە گودانەکە و میزیشم کردە میزدانەکە. ڕۆژێ دوو سێ هاوڕێ ئەچن بۆ حەمامی حاجی غەنی، یەکێکیان ڕیش و سمێڵی فێری خەنە وسمە ئەبێ لە جامێکە خەنەی بۆ ئەگرنەوە و حەمامچیەکە بۆی ئەهێنێتە ژووری حەمامەکەوە. هاوڕێکانی ئەچن خەنەکە ئەڕێژن و گو ئەکەنە ناو جامەکەوە. کابرا کە نەختی هەڵەگرێ ئەیدا لە سمێڵی بۆنی بەسەریا دێت ئەزانێت چییە و دنیا چ باسە. ئیتر لە سمێڵی ئەکاتەوە و لە کێری هەڵ ئەسوێ. بانگی هاوڕێکانی ئەکا ئەڵێ ئەمە گووی کێیەوە بەسەر کێرمەوە. جارێک کوڕە دەوڵەمەندێکی عاقڵ لە بەغدا شەوێک ئەچێتە ماڵێک بۆ ئیشی ناشرین. سەرخۆشە بێ لە ماڵەکە 500 قەرانی لە باخەڵا ئەبێ لێ ئەدزن. کە دێتەوە خزمەتکارێکی لەگەڵا بوو ڕووی تێئەکا ئەڵێ ئەو ڕەحمان تۆ ئەزانیکی سەپارەکەم 500 قەرانی تیابوو لیان دزیوم؟ ئەو ڕەحمانیش ئەڵێ ئەوە ئەچم بە شەق لیان ئەستێنمەوە. ئەو ڕەحمان ئەگاتە لای قاپی و بانگیەکە ئەڵێ وەرە وەرە قەی ناکە حەقی خۆمم سندووە. ئەو ڕەحمان ئەڵێ چۆن؟ ئاغا دەست ئەکا بە گیرفانیا شانەیەک قاڵبێ سابوون و لفکەیەک دەرئەهێنێ ئەڵێ منیش ئەمانم لەوان دزیوە. ئەو ڕەحمان ئەڵێ ئاغا جا ئەوە چییە؟ ئەڵێ بێ ئەقڵ چلۆن ئەوە چییە؟ بەیانی کە بچن بۆ حەمام چلۆن خۆیان ئەشۆن بەجارێ پەکیان ئەکەوێ. دوو کابرای کورد لە دەشتێکا پێکەوە بوون، یەکێکیان تۆزێ دوور کەوتەوە ئەوی تریان پرسی ئەوە چی ئەکەی؟ وتی وەڵڵا تۆزێ میز ئەەکەم. پێی وت کورە وریابە ئەوی تریشت نەبێ بەڕیشەوە لێرە ئاو نییە. کابرایەک هەبوو لە چوارتا دەروێش ئەوڵای ناوبوو. ئەم دەروێش ئەوڵایە کچی ئەولا ساری ژنی بوو. کەرێکیان هەبوو کەرەکەیان تۆپی. شەوێ کابرا لەگەڵ ژنەکەیە کەوتە ئیشی شەرعی. ژنەکە پێی ئەوەد ئاخر پیاوەکە ئێمە تاقەکەرێکمان هەبوو سەرمایی ژیانمان بوو تۆپی، ئێستا تۆ چۆن ئیشی وا ئەکەی؟ ئەوڵاش هەرکوتی پێوە ئەدا و ئەیوت تۆپی تۆ خۆش. هەر ئەم دەروێش ئەوڵایە لە کاتی کێشەکردنی جۆدا سەبیلی کێشا بوو. بە ئاگری سەبیلەکە خەرمانەکە سوتا بوو. ئەم جا دوور کەوتبوونەوە و سواری ژنەکەی بوو ئەیوت سوتا بە کێر سوتا بە قیر سوتا بۆ شێخی دەستگیر. کابرایەک هەبوو لە هەڵەبجە، ژنەکەی چوو بووە لای قازیەکەی هەڵەبجە شکاتی لێ کردبوو کە گوایە پیاو نەماوە نیکاحەکەیان هەڵوەشێنێتەوە. قازی پیاوەکەی بانگ کرد و لە ڕووی ژنەکەدا لێی پرسی کە تۆ چی ئەڵێ؟ کابراش بیل لامانێ دەعباکەی ڕەب کرد و خستیە دەستیەوە. وتی قوربان جەنابی قازی هەموو شایەت و قسەیەکم بەدەستمەوەیە و لە خزمەت تا ڕاوەستاوە. قازی وتی بەڕاستی شایەتی چاک و ئادڵە، شەرع قبوڵی ئەکا، بڕۆ خوشکم دەعواکە درۆیە، ئەوە شایەتەکەی وەکو کەر ئەزەڕێنێ. ئاغایەکی ئەو سەرە باخەوانێکی غەریب لە دێکەی خۆی بۆ باخی ناو کۆشکەکەی ڕاگرتە بوو. باخەوانەکە ژنێکی جوانکەلانەی ژیکەلانەی هەبوو. ئاغا دڵی پیاچوو بوو.
ڕۆژێکە چێ بەلایەوە و دەستێکی بۆ ئەبا ژنە هیچ دەنگ ناکا و ئێوارێ بۆ مێردەکەی ئەگێڕێتەوە. مێردەکەش ئەڵێ قەی ناکە، بەڵام بەیانی من کە ئەچم بۆ ئاودێری باخەکە تۆ چەند نۆردووە نانێک و جەوەنەیەکی دۆ بێنە وەرە بۆ لام لەبەر پەنجەرەی کۆشکی ئاغادا چاوەڕێم بکە. کابرای باخەوان ئەچێ بۆ سەر ئیش و ژنەش بەو جۆرە کە مێردەکەی پێی وتووە لە دەمەدەمی هەتاو کەوتنە ئەگاتە جێ. مێردەکەی دێت و هەردووکیان لەبەر پەنجەرەی کۆشکدا لێیدا ئەنیشن. لەولاوە خانمی ئاغاژن لە ناو کۆشکەکەدا پەنجەرەکەی کردووەتەوە بەیانیە سەیری ئەو باخ و بێستانە ئەکاو چاوی بە باخەوان و ژنەکەی ئەکەوێ. کابرای باخەوانیش کە سەیری کردووە خانم خەریکە سەیرەکە هیچ خۆی نەخستە سەر ئەو دارەتانە کە کەس چاوی لێیانە. لە پێش ئەوەدا کەنانەکە بخوا هەستا چوو بەلای ژنەکەیەوە لە ڕوومەتی مینایی و لە کارگی کەمای بەشی خۆی وەرگرت و ئەمجا دەستیان کرد بە نان و دۆ خواردن. تێر و پڕیان خوارد و پاش ئەوەش جارێکی تر لەگەڵ ژنەکەیە ئاوی ژیانیان نۆش کردەوە. ئەمجا هەستا چووەوە بۆ سەر ئاو دێرەکەی و بە ژنەکەشی ود بچێتەوە بۆ ماڵەوە و پێشی ود ئەگەر خانم لی پرسێ ئەم پێی بڵێ کە ڕۆژی سێجار ئەمە ئیشمانە. لەولاوە خانم لەسەر کۆشکەکەوە چاوی لەم کارە ساتەی ئەمان ئەبێ لای نیوەڕۆ دێتە خوارەوە و ئەچێ بەلای ژنە باخەوانەکەەوە پێ ئەڵێ ئەرەچەتی و ئەوە ئێوە چۆلەکەن وا بەو جۆرە خەریک ئەبن. ژنەش پێ ئەڵێ خانم ئەوە چییە؟ ئێمە بەیانی و نیوەڕۆ ئێوارە بەو جۆرە دوو ئەیکەین. ئاغا ژن لە دڵی خۆیان زۆر تووڕە ئەبێ. ئێوارێ کە ئاغا دێتەوە ئەچێ بەلایەوە و پێ ئەڵێ بە زیاد نەبێ لەم ڕابواردنە کە ئێمە هەمانە. ئەو باخەوانە بەنان و دۆ خواردن لەگەڵ ژنەکەیە بە هەموو جوەرگەمە و گاڵتە ئەکەن و بە هەموو جوێر ڕائەبوێرن. ئێمە لەسەر ئەم هەموو ناز و نیعمەتە خوابی بڕێ هیچمان دیار نییە. سوێندم وابێ و قورئانم وابێ، یا ئەوە تا ئەبێت تۆیش وابی یا ئەمە تا ئەبێت تەلاقم بدەیت. من ئەمە کەی ژیانە ڕای ئەبوێرم. ئاغا وەکو لە سەربان بیخەنە خوارەوە ئەڵێ ئافرەت ئەمە تۆ خەوت دیوە؟ ئەمە چی ئەڵێیت و لە کەیەکەوە وات لێ هات؟ خانم ئەڵێ قسەیەکە و نەبووە بەدوو، هەر ئەوەیە کە پێم وتی. لە پاشا وەکو پەند و چۆن و سەواکردن ڕێ ئەکەون کە ئەمیش لە شەو ڕۆژێکدا سێجار لەگەڵ خانمدا ئەم ئیشە خۆشە بکەن. دەست لە دەست و قەوەت لەخوا ئەو شەوە بە هەر جۆر بوو تا بەیانی دوویان کرد. وتی ئافرەت یەکێکی با قەرز بێ بەسەرمەوە. کە کەوتە ڕۆژی سێەم باخەوانەکە بە ژنەکەی خۆی وت هەستە جوان و پوخت خۆت بڕازێنەوە بچۆ بەلای ئاغامەوە. ژنەش وەکو مێردەکەی پێی وتبوو خۆی کرد بە گوڵی ئاڵ و واڵای بەهار بە لەنجە و لارێکەوە چوو بەلای ئاغایەوە و خۆی تێ هەڵسوو. ئاغا سرکەیەکی کرد و وتی بچووە بەولاوە بێفەڕەی ژان بە خەڵکی کەرە، ئەو وەختە قەرزار نەبووم نەئاهاتی بەلامەوە، ئێستا کە بووم بە ژێر قەرزەوە خۆتم تێ هەڵ ئەسووی، هەستە بڕۆ، هەستە داوێکی ترم بۆ مەنێرەوە. ژنە هاتەوە کارە ساتەکەی بۆ مێردەکەی گێڕایەوە. مێردە وتی ئاغا گیان ئاوا چارت ئەکەم. دکتۆر کاوس قەفتان گێڕایەوە وتی ئاغاواتی شیوەگەلی و پشدەری دوژمنایەتیان هەبوو. دوایی بۆ ئەوە ئاش بنەوە ئاغایەکی پشدەری حەمەڕەشیاغای نۆرەک بانگ ئەکا. حەمەڕەشیاغا برایەکی شێتۆکەی ئەبێ سمایل ئاغای ناو ئەبێ زۆر لە کاکی ئەکا کە نەچن بۆ ئەو بانکردنە چونکە تەڵەیە و بۆیان نراوەتەوە. ئەوانیش گاڵتەیان بە قسەی شێتۆکەیەکی وەها دێت و ئەڕۆن. لە ڕاستیشا پشدەریەکان نیازیان خراپ بووە. شتەکەشیان واداناوە کە کاتێک حەمەڕەشیاغا ئەچێت بۆ نوێژ یەکێک لە پیاوەکانی ئەمان شەڕ بە پیاوێکی ئەوان بفرۆشێ کە حەمەڕەشیاغا و پیاوەکانی بگرن و باڵبەستیان بکەن. دەستەی حەمەڕەشیاغا کە ئەچن و لە ژێر کەپردا دائەنیشن بە خێراتنێکی زۆر ئەکرێن. هەمویان تفەنگەکانیان دائەنێن، تەنیا سمایلاغا نەبێ کە لەسەر کۆشی دایئەنێ. ئەوانیش سمایلاغا ئەناسن و سڵی لێ ناکەنەوە و بە هیچی ئەزانن. حەمەڕەشیاغا ئەچێ بۆ نوێژ و لەو کاتەدا دەنگی پیاوەکەی ئاغای پشدەری بەرز ئەبێتەوە وەکو دانراوە. ئاغای پشدەری خێرا فەرمان ئەدا ئادەی هەمویان دەستبەز بکەن
لەم قسەیەدا ئەبێت و ئەیەوێ هەستێ ئەگاتە سەر چۆک و ناگا سمایل ئاغا لولەی تفەنگی ئاراستە ئەکات و ئەڵێ سێ بە سێ تەلاقم کەوتبێ هەستی ئەتکوژم دانیشی ئەتکوژم. کابرا وەکو قوتەی ملنێرگە کاردوو بەو جۆرە وشک ڕائەوەستێ. جارێ حەمەڕەشیاغا و ئەوان بەم جۆرە ڕزگاریان ئەبێ ئەمجا ئەمێنێتەوە سەر سمایلاغا و کابرا. سمایلاغا لولەی تفەنگی ئاراستەی کردووە، کابرا نە ئەوێرێ هەستێ نە ئەوێرێ دانیشێ. قوت لەو ناوەدا بۆ خۆی لەسەر نیمچە چۆک وەستاوە، هەر بجوڵێتەوە سمایلاغا ئەیکوژێ. تەنگ و چەڵەمە لێرەدا ڕوویدا سمایلاغا تەلاقی خواردووە. ئەم تەلاقی ئەم وەختێ ناکەوێ کە کابرا یا هەستێ یا دانیشێ ئەم بیکوژێ. کابراش ئەوە هەر بەو جۆرە ماوەتەوە قاچی شل ئەبێ، هەندێک تەختە و شتە ئەدەنە ژێر کابرا بۆ ئەوە دانەنیشێ، چونکە کە دانیشت سمایلاغا ئەیکوژێ. سمایلاغاش لەبەر تەلاقەکەی خۆی وشک بە تفەنگەکەوە ڕاوەستاوە، دەستی لە کارایە. ناچار پەلاماری مەلا سولێمانی ماوەت ئەدەن کە چارێکیان بۆ بدۆزێتەوە بە جۆرێک نە تەلاقەکەی سمایل ئاغا بکەوێ و نە کابراش بکوژێ. مەلا سولەیمان کە دێت لە پاش تێفکرین فەرمان ئەدا بە 4 زەلام پەلی کابرا بگرن بە جۆرێک کە ڕاست نەبێتەوە و نەشکەوێتە سەر عەرز و لەسەر گازی پشت ڕایکێشن بەسەر عەرزەکەدا. ئەمە لەم کاتەدا دیارە پێی ئەوترێ نەهەستاوە و نەدانیشتووە، بەڵکو ڕاکشاوە. زەلامەکان لەسەر دەستورەکەی مەلا سولەیمان کابرا والێ ئەکەن. ئەمجا بە سمایل ئاغاش ئەڵێ دەتۆیش تفەنگەکەت لابە. بەم جۆرە مەلا سولەیمان کابرای لە مردن ڕزگار کرد و تەلاقی سمایل ئاغاش نەکەوت. بەڵام کابرا تا ڕزگاری بوو کاتێک کە سەیریان کرد هەموو لەشی خۆی دابوو بە گووەوە. بە کوردی گووی کردبوو بە خۆیە. یەکێ لە ترسی ئەوە کە سمایلاغا دەستی لە کارایە و شێتیشە، یەکێکیش لەبەر ئەوە تا مەلا سولەیمان هاتبوو زۆری پێچوو بوو. بەڵێ لەبەر ترس لەو ماوەیەدا هیچی پێ نەخورابوو، بەڵام هەرچیەکیشی پێبوو فیڕاندی بە خۆیە. ئاغایەک لەو مکریانە خزمەتکارێکی ئەبێ پێی ئەڵێ مەسینەیەکی بۆ بەرێتە سەر ئاودەست، خزمەتکارەکەش ئەڵێ قوربان گوو ئەفەرمووی، ئاغاکەش ئەڵێ نەخێر میزت عەرز ئەکەم. ساڵێک ئینگلیزێک ئەچێتە هەڵەبجە، میوانی ئەحمەد بەگی پاشا ئەبێ. ئینگلیزەکە عمری لە ژوور 65 ساڵانەوە بوو. قسە و باز دێتە پێشەوە ئەحمەد بەگ لێ ئەپرسێ تۆ لە وڵاتی خۆتان ژن و مناڵت هەیە؟ کابرای ئینگلیز ئەڵێ بەڵام زۆر بە گەرمیەوە، هێشتا هەندێ ئیش و کاری ترم ماوە، ئەبێ بچم بۆ ئەفریقیا و چەند ساڵێک لەوێ ئەمێنمەوە، پاشان لە میسریش چەند ساڵێک واجباتی ترم هەیە، ئەوەش تەواو ئەکەم و ئینجا ئەگەڕێمەوە بۆ وڵاتی خۆم و ئەو وەختە ژن و ماڵ و مناڵ پێکەوە ئەنێم. کە ئەم لە قسەکانی ئەبێتەوە ئەحمەد بەگیش ئەڵێ دەسا هەر سێ تەلاقی ئەم ئەحمەد موختارە کەوتبێ، تۆ بێت و مناڵی خۆت ناگریتە باوەش. کابرایەک لە دیوەخانێکە دانیشت بوو، دیوەخانەکە پڕ بوو و نەوز بردبوویەوە. لەو کاتەدا بایەکی زلی لێبەربووەوە، کوت و پڕ کە چاوی کردەوە و خەڵک بە دەوریەوەیە، زۆر شەرمەزار بوو. ویستی بە هەر جۆر بووە پینەی بکە، لەبەر ئەوە وتی ئێوە ئەزانن من ئێستا خوا لێ خۆشببووی باوکمم لە خەوا چاو پێکەوت. کابرایەک لە کۆڕەکەدا بوو وتی بەڵێ ڕاستە فەرمووی، ئێمە هەموو دەنگی خوا لێ خۆشببووی باوکتمان بیست. کابرایەک لە ئیشوکاری مردوشۆری بوو، لەبەر ئەوە کە خۆی دەعباکەی بچووک بوو، هەر مردوویە کە ئەیشۆرد ئەویش جارێک لەگەڵ یا ئەمرد، چونکە وانێکەکەی وەکو هی خۆی نەئەدی و بەزلتر ئەهاتە بەرچاوی. لەبەر ئەمە هەموو دەم لە خەم و خەفەتا بوو. پیاوێکی تر هەبوو مام گورزەی ناو بوو، ڕۆژێک مام گورزە مرد و ئەم کابرایە چوو شتی. سەیری کرد هەرامەکەی مام گورزە هەرامە نییە، لەندەهۆڕێکە. بە هێواشی بەبێ ئەوە کەس پێ بزانێ چەقۆی دەرهێنا، داعباکەی کابرای بڕی و خستیە گیرفانیەوە. پاش تەواوکردنی ئیش و کاری چووەوە بۆ ماڵەوە.
ئەمجا بۆ ئەوەی بەژنەکەی بسەلمێنێ کە خوا گەورەیە هەمووشت بکە، بچووک گەورە بکاتەوە، گەورە بچووک بکاتەوە، قادرە بەسەر هەموو شتێکە، دەستی برد سەری داباکەی مام گورزەی لە ژێرەوە لە ئاستی بەردەمیەوە پیشانی ژنەکەیدا، ژنەکە چاوی پێکەوت بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێوتی ئەیە ڕۆ ئەوە مام گورزە مرد. ئەحمەد شوکری هەبوو لە سولەیمانی جارێک ڕێی ئەکەوێتە کرماشان، قەزا و قەدەر ڕێکی ئەخا لەگەڵ ئافرەتێکە ڕێک ئەکەوێ سەیرەکە ئافرەت داڵەهۆییە، لە وەختی کارە لێ ئەپرسێ خانم تۆ ناوت چییە؟ خانم ئەڵێ وسعەت خانم. ئەحمەد شوکریش ئەڵێ کوێر بم، ناوت ئەبیەم و ناوت ئەپرسم. کابرایەکی سەرجوقەی کرندی بە ماڵەوە بەهۆی فەرمانی میریەوە ئەکەوێتە کەریماوای سەقز و چەند ساڵێک لەوێ ئەمێنێتەوە. دۆست و ناسرا و پەیدا ئەکا، کابرایەکی بەرەکدرویش لە کەریماوە هەبوو، ناوی تەقی بوو. تەقی لەگەڵ خانمی سەرجوقەدا دەستیان تێکەڵاو کردبوو. ڕۆژێک سەرجوقە وتی خانم سەرجوقەیەکی وڵاتی خۆمان هاتووە، ئەمەوێ بە ناوی ئەوەوە بانگێشتنێک بکەم و چەند کەسێک لە دۆست و ناسراوەکانی کەریماواش بانکەم، لەبەر ئەوە نانێکی باش دروست بکە. خانم وتی بەڵێ باشە، بەڵام تەقی بەرەک درویش هەر دۆستمانە، ئەویش بانکە. سەرجوقە وتی بەڵێ. خانم نانێکی پوختی دروست کرد و سفرە ڕاخرا، سەرجوقەی میوان و میوانەکانی تر و تەقی خەیات هەموو نانیان خوارد. پاش نان خواردن تەقی خەیات خۆی دزیەوە و چوو لەگەڵ خانمدا دەستی کرد بە بەزم و ئاهەنگ. سەرجوقەی مێردی خانم هەستی کرد، هەستا چوو بە شوێنیا کە سەیری کرد وەکو چۆن لە دڵی خۆیان وتبووی وابوو. پەلاماری تەقی بەرەک درویدا کە بیگرێ، هیچ شوێنێکی تری نەهات بەدەستەوە، تەنها دەعباکەی نەبێ. ئەویش لەبەر ئەوە تەڕ و لووز بوو بۆی نەگیرە. تەقی ڕای کرد و سەرجوقە بە شوێنیا تا گەیشتە بەر دەرگای حەوشا، هەر بۆی نەگیرە. ناچار لەبەر عەیبە گەڕایەوە، کە گەڕایەوە سەیرەکە خانم ناوچاوی داوە بەیەکاو قسەی لەگەڵا ناکە. ئەم جاوتی خانم چ نافەرمانیەکم کردووە وا بەو جۆرە بێلوتفی لەگەڵما، وەکو فەرمووت تەقی خەیاتم بان کرد، نانی چەور و قەڵەومدایە بۆ ئەوەی بەهێز بێ، جەنابی شت لەگەڵی دروست بووی، من گورزەکەیم بەدەستی خۆم پا کردەوە، لە خزمەتیا چوون بەڕێم کرد تا بەر دەرگای حەوشە، ئەگەر سوچێکم هەیە فەرم و بیڵێ تا نەیهێڵم، ئەگەر خزمەتێکی ترت ماوە بفەرمو تا بە ئەنجامی بگەێنم، ئەگەینا ئەم بێلوتفیەت بۆ چی؟ کابرایەکی نایسەری دڵی بەژنێکی کابرایەکی زەنانیەوە ئەبێ، زەنان دێیەکە لە ژاوەوو، هەموو جار هات و چۆی زەنانی ئەکرد و بە تەواوی بۆی ڕێ نەئەکەوت لەگەڵ یارەکەیە یەک بگرن. ڕۆژێک ژنەکە بە کابرای دۆستەی وت ئەگەر ئەتەوێ پێکەوە بنوین و مێردەکەشم لە ماڵەوە بێ، سبەینێ بچۆ نێرەکەرێک بێنەرە ئاوایی و بڵێ ئەی فرۆشم بە یەکێک، مێردەکەشم زۆر حەز لە نێرەکەر ئەکا بۆ کاروان، ئەو وەختە من چاری ئیشەکە ئەکەم. کابرا بۆ سبەینێ نێرەکەرێکی پەیدا کرد و هێنایە ئاوایی و وتی ئەم نێرەکەرە ئەفرۆشم. کابرای مێردی ژنە چوو بەلایەوە زۆر دڵی پیاچوو، وتی بە چەندی ئەدەی؟ کابرا وتی برە، بەبێ چەند و چۆن ئەیدەم بە پێشی ژنێک. کابرا هاتەوە بۆ ماڵەوە و کارەساتەکەی بۆ ژنەکەی خۆی وت. ژنە وتی کورە ئاسانە، تۆ بیهێنە منیش ئەچم کوزەکەی دایە خەرامانی دراوسێمان، بە ئەمانەت دێنم و ئەیدەمێ و نێرەکەرەکەی لەدەست دەردێنین. کابرا وتی یانەت وێران بۆ پەی و زیرەکیت. چوو کابرای کەرفرۆشی بە کەرەکەوە هێنایەوە ماڵەوە و ژنەکەشی چوو هینەکەی دایە خەرامانی هێنا. لەگەڵ کابرای کەرفرۆش پێکەوە نووستن و بە مێردەکەشی ود لەو دیوی دەرگاکەوە دانیشە ئاگاد لە نێرەکەرەکە بێ نەوەک بڕوا. ئەمان دەستیان کرد بە ئیش و ئەویش لەو دیوەوە لە درزی دەرگاکەوە سەیری ئیشەکەی ئەمانی ئەکرد. کابرای مێردە برایەکی هەبوو لەو کاتەدا هات و لە مەسەلەکە تێگەیشت، پێی وت کەواتە چاک سیر بکەنەوە کابرا لێ تێک بچێ. مێردەکەی وتی زۆر بە پارێ سەیرەکەم و دڵ و چاوم تێبڕیوە، بەڵام ئەم کابرایە وا بە توندی تێ ئاخنیوە و جووتی کردووە، نە ئەوەی ئێمە دیارە
نە ئەوەیدایە خەرمانی دراوسێمان مەڵە ماش بڕیاکەن مەزانۆ چێشکەرۆ. ئەحەی ناسر هەبوو گوێندە بوو ئای ڕاست ئای درۆ خەڵکی ئەیانود وەیە بۆیان هەڵبەست بوو کە هەتی و بازە. جارێ لە کەرکووک ئەنێرێ بۆ خوازبێنی ژنێک لەبەری قەڵا، ژنەش ئەڵێ من بیستومە کە پیاوێکی فاسق و دوابازە، ئەگەر واز لەمانە دێنێ قەیدی نییە شووی پێەکەم. ئەمە بە ئەحە ئەڵێنەوە، ئەحەش ئەڵێ بە باجی بڵێن لە فسقکردن تۆبە ئەکرێ و ئاسانە، بۆ ئەوی تریش ئەمە بەستراوە بە لوتف و چاوە دێری ئەوەوە. لە بیجار چەند کەسێک ئەچنە لای ئاخوندێک پێ ئەڵێن قوربان کوڕەکەی مەشتی قولی ئیشی خراپ ئەکا. ئاخوند ئەڵێ یەکی بە چەند ئەدا؟ ئەڵێن یەکی بە 5 تمەن. ئەڵێ ئای ئای گرانە حرامە. شەکەت بەک گێڕایەوە وتی لە قەسری شیرین ئاخوندێکی پیری نورانی ڕوو لە حوسێنیە وەعزی ئەدا و ئەیوت ئەی کوڕە لە ڕای چەسەر ڕێگا لەو دوودگە لاگرن کە ڕای مەدرسە چن. یەکارە کارێکی فرەخراوە، بە گشتی ڕای کوس نییە، خاڵۆ کێرمە ناو کوس یەڕاه وا ڕاکەن. مەهدی عەزیز خۆشناو گێڕایەوە وتی لە گوندێکی ئەو خۆشناوەتیە کوڕێک دڵی ئەچێ لە کچێک بەم بەیتانەی خوارە وەستایشی ئەکاو ئەڵێ ئەو حەزیزێ من دەیرێم ئەو دۆستەکەم کە دەیرێم کە شەدەی لەسەرنایە کە لێی دەدا قوڕابە چەند دەروێشی دێنەجێ دەڕوا کەشکۆری نابە چەند مەلای سەردەرسان حرفەکیان وە بیرنەمان چەند حاکمی سەرتەختان هەموو ژنیان تەراغدان سوورتان ڕەشاد دەیهەنارد لۆیان بە خەرات دەنارد. کوڕا پاش ماوەیەک ئەنێرێ بۆ خوازبێنی کچەکە و کچە شووی پێناکە. ئەمجا لێی بازگەشت ئەبێتەوە و بەم جۆرەی خوارەوە باسی ئەکا. کەپوت هێرانە قورتی تارە بنێشتی تێدایە گێت مراکی سەپانان هێستر لە قەیلێدایە بژانگت کرکی کەرێ تاقوجوت ڕاوەستایە ددانت خاکە نازە لۆ قۆرتێ چاکرایە پەرچەم پەرکی کفرێیە بزنان دەورە لێدایە کەزیت پەرکی کارێیە دەریخێ وەردرایە ڕوومەت پەرکی شفتیە مریشکیان دەندووک لێدایە بەژنت چەندە برندە هورگ پاری وێدایە سۆندەکی مەحکەم دەخۆم 100 گوجیری تێدایە قوونت تۆقەرەی ئاشێ 9 حربەی زەرەردایە. هەر مەهدی گێڕایەوە وتی پیاوێک هەبوو لە وڵاتە لەشکری ناوبوو ژنەکەی بڕیاری لەگەڵدا کە ئەو شەوە بکەن بە جەژن و بەوە 5 هەرامان بکەن. پیاوەش وتی ئەمری خوا و ڕەزای حەقە. کابرا خوا یاریدەی ئەدا لە باتی 5 هەرامە ئەکا بە 6. ژنا ئەمەی پێخۆش ئەبێ و ئەڵێ لەشکری خۆش لەشکری قەولمان 5 بوو ئەو 6 کری تفاقا مالا خۆشکری. مەلا سەعیدێکی ئیبن عەباسی هەبوو بەڕواڵەت و سەر و ڕیش پیاوێکی نایاب بوو بەڵام هەندێک شت ئینسان لەدەست خۆیان نییە و پیاو لە خشتە ئەبا. جا ڕۆژێک ئەم مەلا سەعیدە لە حوجرەکەی خۆیان لە سەقز خەریکی کوڕێک ئەبێ کوت و پڕ کابرایەک دەرگای حوجرە ئەکاتەوە و ئەچێ بەسەر ئەو ئیشەدا. مەلا سەعید ئەڵێ برام چیت ئەوێ؟ کابرا ئەڵێ قوربان هیچ ئەمویست شوێنێکم دەستکەوێ دوور کات نوێژی تیا بکەم. مەلا سەعیدیش ئەڵێ کابرا تۆ کوێری ئێرەکەی شوێنی ئەوەیە نابینی لە بەرتەنگی شوێنەکە ئێمە دوو سواری یەک بووین؟ مەلا سمایل هەبوو خەڵکی سولەیمانی و گەڕەکی کانیسکان بوو مەلای دێی زێویەی بناری لای پیرە مەگرون بوو بەڵام ئەم مەلا سمایلە خوی پێوە گرت بوو عارەقی ئەخواردەوە و سەرخۆش ئەبوو. ئێوارەیەک لە زێویە پێش نوێژی ئەکا و بە چەقەنە لێدان خەڵکەکەش هیچ چی بڵێن
لە پاشا لێ ئەپرسن مامۆستا ئەوە چی بوو؟ ئەویش ئەڵێ حەدیسی شەریف ئەفەرموویە من لەم یەضرەبە بالچەقەنە تەتەهەددەمو تەکیەڕوتە، واتە ئەگەر یەکێ پل لێ نەدا و نەیتەقێنێ تەکیەڕوتە ئەڕوخێ. تەکیەڕوتەش مزگەوتێکە لە ناو شاری سولەیمانی. هەر ئەم مەلا سمایلە ڕێئەکەوێتە ئەو وڵاتی زینوێ شێخیە زۆری برسیە بێ، ڕووە کاتە هۆبەیەکی بۆڵی لەوێ ئەبیستێ کە سەرکۆمارەکە نەخۆشە، ئەچێتە ماڵی ئەوان و ئەڵێ من حەکیمم، زۆر بە دەوریا دێن و خزمەتی ئەکەن پێی ئەڵێن جارێکی ئەم نەخۆشەمان بۆ بکە، ئەویش ئەڵێ ئاخر منیش بۆ ئەوە هاتووم. دنیا ئێوارە وەخت ئەبێ ئەڵێ دەستەبەرەیەک نان لەگەڵ کاسەیەک هەنگوین بێنن، ئەوانیش ئەیهێنن، پارو نان ئەکا بە هەنگوین و کەرەکەدا و ئەیهێنێ بە دەوری سەری کابرادا و ئەیخوا و ئەڵێ قەزاوە گێڕ و سەدەقەی سەری ئەو بێ، بەم جۆرە ئەکا تا تێر ئەخوا، پاشان ئەڵێ ئەمڕۆ دەرمانمان کرد بەسە. کە ئەکەونە بەیانی کابرا ئەمرێ ئەڵێن خۆ نەخۆشەکە مرد، ئەویش ئەڵێ ئەگەر من ئەوەم نەکردایە لە پێش ئەودا من دەمردم. کابرایەک لەو ئاڵانە باخێکی هەبوو، باخەکە چەنددار گوێزێکی تێدا بوو. کابرا ڕۆژێک سەیری کرد توێکڵە گوێزێکی زۆر کەوتووە، بەڵام کەمبوونەوەی گوێزەکە لە چاو توێکڵەکە گەلێک زیاترە، بۆی دەرکەوت کە ئەمە ورچ پێی فێر بووە، بە تایبەتی کە گوورچ لە ناو باخەکەدا بەرچاو ئەکەوت، ئیتر هیچ گومانی نەما. چوو چەند کەسێکی هێنا و خۆیان لێی داگرت شەوێ سیر ئەکەن، ئەوە ورچێک بەسەر دارگوێزەکەوە خۆی ماداوە، دەروێشێکیش لەو لاوە کۆڵێکی باشی داگرتووە و دایناوە. مانگەشەوە بۆیان دەرکەوت وەکو چۆن ورچە فێر بووە، دەروێشەکەش بەو جۆرە هەر فێر بووە. دەروێشیان گرت و دەستیان کرد بە لێدانی کاملات دێشێ. جا دەروێشەکە ئەیوت ئاخر موسڵمانەکان تۆزیە ڕەحمتان هەبێ من لە ورچە کەمترم وا لە من ئەدەن و لەو نادەن. کابرای خاوەن باخیش ئەیوت باوە حیزە ورچە فەقیرەکە ئەخوات و ئەڕێت، تۆ ئەخوەیت و ئەبەی. لەو وڵاتی کۆیە کوێخە حەوێزی شاخە پیسکە هەبوو. ڕۆژێک هەروە پاش عەسرێک لەگەڵ مەلای گوندەکەدا کە مەلا نەبی ناو ئەبێ و گوندەکەش شاخە پیسکە ئەبێ دائەنیشن و لە هەموو سوچێکەوە قسەکەن، بێتاقەت ئەبن و دێنە سەر ئەوە ئەڵێن با ژنی پاک و ژنی پیس لێکجیا بکەینەوە. کوێخە حەوێز ئەڵێ مەلا نەبی چاڵێکی بچکۆلە لە بەردەمی خۆت هەڵکەنە و هەندێ وردە بەرد بگرە بەدەستەوە. من هەر ژنێکی خراپم پێوتی تۆ بەردێک بخەرە چاڵەکەوە و ئاوایکە، هەر ژنێکی چاکیشم پێوتی لە باتی ئەویش بەردێک لەم لاوەدانی، لە پاشا ئەیان ژمێرین بزانین پاک زۆرترە یا پیس. مەلا نەبیش ئەڵێ باشە. چاڵ و بەرد ئامادە ئەکەن و ئەکەونە هەڵدان. کوێخە حەوێز ئەڵێ ئائیشە و فاتیمە پاک بووە، دوو بەرد لەو لاوەدانێ. مەلا نەبی دایئەنی پورە خەجێ خراپ بوو، بەردێک ئاوا کەرە چاڵەکەوە. پیرۆزی خوشکم خراپ بوو، بەردێکی تر ئاواکە. دایکم باش بوو، بەردێک لەو لاوەدانێ. باجگوڵە خراپ بوو، بەردێک ئاوا کەرە چاڵەکەوە. لێرەدا سەرە دێتە سەر دایکی مەلا نەبی. کوێخە ئەڵێ دایکت خراپ بوو، بەردێک ئاواکە. مەلا نەبی ئەڵێ کوێخە حەوێز دایکی من چۆن وا ئەڵێ ئافرەتێکی چاک بوو. کوێخە حەوێز ئەڵێ ئاواکە پێتەڵێم ئاوایکە. مەلا نەبی ئەڵێ و کوێخە حەوێز ئەڵێتەوە. لە ئەنجامە کوێخە حەوێز ئەڵێ مەلا ئاوایکە، هەر خۆم سێ جارم هین کردووە. پیاوێک هەبوو لە سلێمانی ئەحەی نازێیان پێئەوت، دووکانی کەوچک فرۆشی هەبوو لە مەیدانی ماستفرۆشەکان. دراوسێ دووکانێکی هەبوو تەنەکەچی بوو. ڕۆژێک لەگەڵ کابرای تەنەکەچیدا ئەبێ بە شەڕیان، تەنەکەچی پێ ئەڵێ ئەتکوژم و هەر تەنەکە ئەدەم لە خوێن تا.
ئەحەش ئەڵێ خەڵکینە سەیری ئەم کابرایە ناکەن، ئەو ساڵە مانگیرا بوو ئەم لە باتی تەنەکە لە قوزی دایکی ئەدا کەچی ئێستا ئەڵێ ئەتکوژم و تەنەکە ئەدەم لە خوێن تا. پیاوێک هەبوو لەو سەرا کچێکی هەبوو مەریەمی ناو بوو، هەموو جار لە بەرچاوی خەڵکەوە بانگی لێ ئەکرد مەریەمە. ئەمەش بۆ ئەوە کە بە خەڵکەکە بسەلمێنێ ئەم خوێندەوارە و ئەو عالەمە کە ئەڵێن مەریەم غەڵەتە، ئەبێ مەریەمە بێ چونکە مێیە. لە باوەڕی ئەوە مەریەم ئەبێ بۆ کوڕ بێ و مەریەمە بۆ کچ. گۆرانی کۆنی شارەزور بە باڵای نازداراندا بەم جۆرە بووە: ئەوە بەهارە، ئێل بەرەو خوارە، نازدار دەستیان گرت چوون بۆ تەپاڵە، ئەو دەشتە پڕیە تەپاڵە وشکە، ژێری تەپاڵە مارود و پشکە، دەستێکی برد بۆ هەوڵ تەپاڵە، شەقەی لێ هەڵسان لەو پەنجە و خاوڵە، یەک گلزیڕاندی دوو گلزیڕاندی، چاوی هەڵتەکان لە هاوڕێکانی، لێگلێر بوونۆ وەک هۆری بەهەشت، شەوقیان بڕی بوو لە دەر و لە دەشت، کەپرێکیان بۆ بەست بە دڵ و بەگیانی، چەپ چەپ ڕەیحانە نایان لە باوانی، شەشکی سەخەنە بۆ گلەباوانی، دوو سەلک سابوون بۆ سواغدانی. مەلا حەسەنی شاتری بۆی گێڕامەوە وتی حسێنی نادر هەبوو لە مەستەکان نوێژی ئەکرد، وتم نوێژ ئەزانی؟ وتی ئای گوی تۆی لێ نەوارێ چووە نایزانم، تەنها باوە حیزەکە نەوێ. وتم ئەوە چییە؟ وتی کوڕە نازانم، شاتمانە ماتمانە نازانم چییە. وتم ئەی پێغەمبەر ناوی چییە؟ وتی بەخوا کاورایەکی شێتی، وا ئەزانی نایزانم، حەمەی ئەوڵای خاڵە مستەفا. هەورامیەک لە هەورامیەکی ئاوەڵی ئەپرسی ئاخۆ ڕەزاشاد چێشمەوەرۆ، ئەویش ئەڵێ چێشمەوەرۆ، سەر و پێمەوەرۆ. کابرایەکی یەسۆجانی کە ئەچێ بۆ کوێستان لەو بناری بانەیە گایەک بار ئەکا لە جەوت و ئەیباتەوە. لە ڕێگەدا کابرایەکی تووش ئەبێ ئەڵێ بارەکەت چییە؟ ئەویش ئەڵێ برا جەوتە، جەوتە، ئازا جەوتە، تاڵە جەوتە، جەوتی کونە، جەوتی مەشکە، جەوتی گاوس، قەسقەوانە، هەزار خێری خواست. لەو خۆشناوەتیە جارێک مریشکێک ئەچێتە دیوەخانی میرەوە، میر هەر کشەی لێ ئەکا و ناڕوە. یەکێک لە خوڵامەکانی میر لەوێ ئەبێ و هەر هەڵ ئەستێ شەقێک لە مریشک هەڵ ئەدا و ئەڵێ دایە ما خۆت بگێم، میر بە زمانە خۆی سێ جاران فەرمووی کشە چما ناڕۆی، بە خودای ئەگەر من بامە هەر دەتوڵامەوە. ئۆف دڵداری، ئاخ دڵداری، یادت بەخێر دڵداری. لەو خۆشناوەتیە ئەیانەوێ ئێستر دروست بکەن، ئەمەش ئەبێ نێرەکەر ببێ بە زاوا و ماین بە بووک، تا تاقانەیەک پەیدا ببێ و ناوی بنێن ئێستری نێرەمووک. باجی ماین هەرچەندە خۆی لە نێرەکەرە لۆتی هەڵبسوێ، شاپڵیتە لە شوێنی خۆی نابزوێ. ناچار ماکەرێکی تازە لە بەهاری ماکەریدا ئەخەنە پێشی. نێرەکەر و سەڵتەنە کە چاوی بە دۆستی دێرینە و هاوسەری گیانی بە گیانی بکەوێ، بەم لادا لوشکەیەک و بەو لادا لوشکەیەک، حیتا وەکو گورزی ڕۆستەم ئەکەوێتە جوڵان کە ئیتر ئامادەی کەوان کرا، خێرا ماکەر لادرا و ماین لە شوێنی دانرا. حیتە لە کارایە، گورز دەرزی دۆزیەوە، دەستە گوڵی بردەوە، ئاوی ژیان چووە زێی ماینی خۆشناوان. ماکەری بەسە زمان لەو لاوە، گوێ بە قنگە لاشکی گوێ سەربان، چونکە لەو ڕەقکرا و لە یەکێکی ترخرا. تاقانەی باوکو دایک پەیدا بوو، ناونرا ئێستری بەچکەکەری لە ماین بوو، خوایەکە و نەبووە بەدوو. ئەمەیە حاڵی کەر و یابوو. ئەمجا زەماوەندە و زۆرناو دەهۆڵ لە خۆشناوان لە دەشت و دۆڵ، ماخۆ چما گوڵ ڕەب ئەکا، لە ئاش و زورگ خۆ دەردەکا، ڕادەکێشێ و ئەسپیندارێ، ئاخۆ دەیبالۆ ناو شارێ،
کە لێی پرسی بابات کێیە دەرێ دایکم ماینی شێیە. ئۆف دڵداری، ئاخ دڵداری، یادت بەخێرە دڵداری. کابرایەک هەبوو لە سەیساق دۆم بوو. ژنێکی هەبوو هەر جارە کە لێی تووڕە ئەبوو بەو هەمانەیە کە شوێنی شتومەکەکەی بوو دەستی ئەکرد بە لێدانی. ژنە زیڕەی ئەچوو بە ئاسمانە و هەر هاواری ئەکرد. وەکو تەرزە فرمێسک بە چاویە ئەهاتە خوارەوە. خەڵک و خوا ئەچوون بەسەریا و دەستیانە کرد بە لۆمەکردنی ژنەکە و ئەیانوت کە چیە خوا بتگرێ، هەمانەیەکی بۆش و خاڵی چییە وا تۆ ئەوەندە لەبەری ئەکەویتە هاوار هاوارەوە. ئەویش ئەیوت کورە من مشتووی ناو هەمانەکە کوشتومی. تۆمەز ئەمە کابرا مشتووەکەی ئەخستە ناو هەمانەکەوە بەوە لێ ئەدا لە خەڵکیش وایە ئەمە هەمانەیەکی بۆشە، بەڵام هەر ژنەکە دەردی ئەزانی و ئەیزانی چی تایە. هەمەی مەلاکەریم بۆی گێڕامەوە وتی کابرایەکی هەورامی لە لای شێخ گوێز ئەژمێرێ. خەڵکێکی زۆریش لەوێ دانیشتبوون کە ئەگاتە هەزار ئەڵێ ئینە هەزار. کت و پڕ لەو کاتەدا بیللامانێ تڕێک ئەکەنێ. مەلا حوسێنی مەلا قادری بیارەش لەوێ ئەبێ هەر خێرا ئەڵێ ئینە هەزار و یوێ. کابرایەکی هەورامی کەرێکی هەبوو بار و شتی بۆ نەئەبرد، چوو بۆ لای شێخ دەردەدڵی کەرەکەی لا ئەکرد. ڕووی کردە شێخ و ئەیوت یا شێخ تۆ هەرە بێبارە نەبەری، یا شێخ تۆ هەرە بیەوە نەوەری، یا شێخ تۆ هەرە بێ فەرمانە نەکەری، یا شێخ مەزانۆ تۆ چێشەنی. شێخیش هیچ دەنگی نەئەکرد. کابرایەکی بێسەری تازە ژنی هێنابوو شەوێ چووە لای ژنەکەی. ژنە خۆی نەئەدا بەدەستەوە، کابرا زۆر خەریک بوو، ژنە ملی نەئێنایە بەربار. لە ئاخرا ڕووی کردە ژنە و وتی کەنیشکە وازم لێ بێرانە و خۆت بدە بەدەستەوە، وەو شێخ کەریمە ڕۆحم وە قوربانی وێ، ئەگەر بووی وە شێخ کەریمیش هەر ئەدگێم. کوڕەکەی کەمال بۆی گێڕامەوە وتی شاگردی وەستا بووم لە کۆیە، وەستان پێی وتم ئاکوڕم بچوەرەوە بۆ ماڵەوە بزانە چیان ئەوێ بۆیان بکڕە و بۆیان بەرەوە. منیش چووم و بە وەستاژنم وت، ئەویش وتی کوڕم ئەمەوێ بۆ ئەم نیوەڕۆیە یاپراخ بکەم، بچوە هەندێک کەرەستە یاپراخمان بۆ بێنە. منیش بە فڕکانی هاتمەوە و بە وەستام وت، وەستاشم وتی کوڕم بچوە بۆیان بکڕە و بۆیان بەرەوە. چووم خێرا کڕیم و بردمەوە. وەستاژنم خەریکی قاپ و قاچاقشتن بوو، دامێ و گەڕامەوە. پێی وتم کوڕم تۆیش بۆ قاوەڵتی وەرەوە لەگەڵ مناڵەکان نان بخۆ. هاتمەوە بۆ دووکان بۆ لای وەستام. نیوەڕۆ بە سەعاتێ پێش وادە چوومەوە سەیرم کرد. وەستاژنم مەنجەڵە یاپراخی خستووەتە سەر ئاگر و چەند بەردێکیشی خستووەتە سەری بۆ ئەوەی تێک نەچێ. لەو لاشەوە دەوری و فەخفوریەکانی هەموو شتووە و لە ناو سینیەکە دایناون و ناو ماڵەکەش گەسک دراوە و هەموو شت لە شوێنی خۆیدایە. لەم کاتەدا حیسامی کوڕی هاتەوە و وتی دایە برسیمە نانم بۆ تێکە. دایکیشی وتی گیانی دایکی تۆزیە ڕاوەستە هێشتا یاپراخەکە نەکوڵاوە، با بکوڵێ بۆ تێئەکەم. ئەویش وتی برسیمە ڕاناوەستم، هەر ئێستا بۆم تێکە. دایکی وتی کوڕم پەلە مەکە، با بکوڵێ بۆ تێئەکەم. لەسەر ئەمە ئەم هەر ئەڵێ و دایکیشی ئەڵێ نەکوڵاوە تۆزیە ڕاوەستە. بوو بە دەمەقاڵەیان دایکی وتی دەبڕۆ ملت بشکێ ئێستا نەکوڵاوە. هەر کە دایکی ئەمەی وت حیسام نەیکردە نامەردی، سینیە فەخفوری هەڵگرت و دای بە عەرزە هەمووی ورد و هەراش کرد. لەم کاتەدا کاک سابیری برای حیسام هاتەوە کە سەیری کرد ماڵەکە شڵەژاو و لە دایکی پرسی ئەمە چییە و چوو بەلای ڕادیۆنەکەوە. دایکیشی کارەساتەکەی بۆ گێڕایەوە، ئەمیش لەمە تووڕەتر بوو، هەر هەڵی گرتە ڕادیۆن و دای بە زەوی داوشکاندی و وتی دیارە ئەم هەتیوەی برام شێتە. پاش ماوەیەک وەستام هاتەوە بەسەرا و ئەمیش پرسی ئەم هەرایە چییە. وەستاژنم کارەساتەکەی بۆ گێڕایەوە. ئەویش سەعاتەکەی لە گیرفانی دەرهێنا و دایە بەر ڕۆژەکە و سەیری کرد وتی خۆ هێشتا نیو سەعاتی ئەوێ بۆ نیوەڕۆ. دەستی کرد بە جنێودان بە مناڵەکان و ئەمیش لە ڕقا
سەعاتەکەی هەڵگرت و دای بە دیوارەکەدا. سەعات هەراش بوو. وەستا ژن یا حەلیمیشم کە ئەمەیدی سەرسام بوو، لەبەر خۆیەوە وتی بۆم دەرکەوت کە ئێوە هەمووتان شێتن. نەیکردە نامەردی، مەنجەڵە یاپراخی هەڵگرت و قەڵپی کردەوە ناو حەوزەکە. هەر من مامەوە، منیش لە داخی ئەمانە و لە داخی برسێتی دەستم کرد بە سوڕان و چەقەنە لێدان و هاتمە دەرەوە. سەی عەبدوڵای شێخ ئیسلامی هەبوو لە سنە، پیاوێکی ئێجگار بەدین و لە خواترس بوو. دەستی مەلایەتیشی هەبوو، سوورەتی ئەلکەهفی لە قورئان لەبەر کردبوو. بە ڕۆژی هەینیان لەبەر وێڵی ئاینی ئەیخوێن. ڕۆژێکی جومعە لەگەڵ دەستەیەک مەلاو فەقەی سنەدا ئەچن بۆ سەرنوێ بۆ سەیران. ئەم تەریک لە خەڵکەکە لە پێشەوە بەڕێگەدا ئەڕوا و لەسەر عادەتەکەی خۆی سوورەتی ئەلکەهف ئەخوێنێ. لەو سوورەتەدا لە دوو شوێنە ئاخری دوو ئایەت هەیە. پێشینەکەیان سەرەبا، پاشینەکەیان عەجەبایە. ماوەی بەینی ئەم دوو ئایەتەش زۆر نییە. ئەم کە تووشی ئایەتی یەکەمین ئەبێت لە باتی ئەوە بڵێ سەرەبا، ئەڵێ عەجەبە، کە ئەگاتە ئایەتی دووەم بە تەواوی بۆی دەرئەکەوێ کە شوێنی عەجەبا ئێرەیە و ئەزانێ لە ئەوی پێشوودا غەڵەتی کردووە. لێرەدا لەگەڵ ئەوەشا کە ئەزانێ شوێنی عەجەبایە و هەر ئەڵێ سەرەبا، لایەک ئەکاتەوە بە دوای خۆیان و ئەڵێ مەردم گەل وە شایەت بن، ئەم سەربایە ئەگەر لە جیاتی عەجەبا بگردکە، ئەوەی ئەینە چ لە جیاتی ئەگرەسە. حاجی مەلا ڕەحمانی شەرەفکەندی پیاوێکی دانسقە وەکو بڵێیت هەر بۆ قسەی قوت داتاشرا بوو. هەژار گێڕایەوە وتی حاجی مەلا ڕەحمان ڕۆژێک لەبەر دیواری مزگەوت لەگەڵ چەند کەسێکە لەبەر بەڕۆژکە دانیشت بوون. خۆیان دابوو هەتاوەکە کەریمی فەقێ ڕەسوڵ هەبوو. لەو لاوە بە بۆڵە بۆڵ و جنێودان هاتە ناو خەڵکەکەوە. حاجی مەلا پرسی ها مام کەریم خێرە، ئەوە چیت لێ قەوماوە؟ گوتی کوڕە وەرە لە داخا مەمرە، داوای قەرزی خۆ مەکەمەوە لە سەعیدی مام عەدێ کە چی تڕێکم بەدە شای بۆ ناکەنێ. حاجی مەلاش لەسەر خۆ وتی جا بابەلێ ئەگەر زۆرت پێ لازمە بۆی بکە بە 12 شایی. شێخ عەزیز بۆی گێڕامەوە وتی ساڵێک مافەتەیەک لە عێراق کەوتبووەوە، باوباوی بژی و چەپڵە بوو. خەڵک ئەیاندا لە چەپڵە و ئەیانوت بژیگەل، ڕۆڵەیگەل، عەبدولکەریم قاسم. بەم هۆیەوە کاروباری عێراق بە تەواوی تێکچوو بوو. دوو پیاوی پەرپوتی هەژار بوون لە هەولێر، یەکێکیان ناوی پێرداود، ئەوەی کەیان مارفەشەلیان پێ ئەوت. ئەمانە لە وڵاتی هەولێر بوون بە پێشڕەوی عالەمەکە، ڕۆژ بوو بە ڕۆژی ئەوان. دەستەیەکی تر کە ئەو ڕۆژانە جەوری لێکرد بوون، ئەمەیان بۆ پیرداود و مارفەشەل هەڵبەست بوو، ئەیانوت بژیگەل، ڕۆڵەیگەل، پیرداود و مارفەشەل. کابرایەکی سنەیی ئەچێ بۆ مەریوان، لە مەریوان زۆرتر هەر نانی هەرزنە. کابرا لە هەرزن بەولاوە نانی تری دەست ناکەوێ بیخوا، خواردنی هەرزنیش لەسەر پێشاو دەرچوونی هەر بۆ نییە. کابراش کە فێر نەبووە کە ئەچێتە سەر پێشاو هەر ئەنقێنێ و هەر چەندە تین ئەداتە بەرخۆی، هیچ کەڵکێکی نادا و زۆریش بۆ تۆزێ گووکردن ناڕەحەت ئەبێ. لای ئەوانیش بە هەرزن ئەڵێن گاڵ، جا هەر لەسەر پێشاوەکە ئەنقێنێ و ئەڵێ گاڵە گیان بە قوربانت بم، من مەریوانی نیم، خەڵکی شارم بە میوانی ڕێگام کەفتگەسە ئێرە، هەرچکێ سەر بێرانە دەروە، ئیتر ناوخۆم، گاڵە گیانە گووی باوکم ئەخۆم و تۆ ناخۆم، 7 جار بێم بە دەورتا، هەر چکێ بێرە دەرەوە. لە باخێ گوڵێک کابرایەکی کورد گایەکی لێون بوو. ڕۆژێک لە سلێمانی باگەڕێکی هۆڵێدا تێپەڕیم، تووشی مناڵێکی 8 ساڵان بووم، هەڵوای ئەفرۆشت. سەیرم کرد ئەم مناڵێکی تری گرتووە و قسەی بۆکە ئەڵێ ئەو کابرایە گاکەی لێون بوو، هات بەلامەوە پێی وتم کوڕەکە هەڵوایەک و 2 ڕەقیتە نادەی وە 2 فلس، کەچی دوایی یەکسەر وتی ئەرێگایەکی بازگت نەدیتگا. ژیری مناڵەکە و فکرکردنەوەکەی لەم قسەیە
گەلێ بەلامەوە جوانتر بوو لە قسەی کابرا کە کردبووی. کابرایەکی خۆشناوی ڕێ ئەکەوێتە ئەو وڵاتی خوارە دارخورما ئەبینێ کە هێشووی خورمای پیا شۆڕ بووەتەوە، ئەمیش زۆر دڵی بەو خورماوەیە دەستیشی نایگاتێ، هەر لە بنەکەیە ڕائەوەستێ و سەری بۆ بەرز ئەکاتەوە و دەمی بۆ ئەتەقێنێ و ئەڵێ دەک لە بەرد مرم خۆرمێ. دوو کابرای هاوڕێ قسەیان کردبوو بە یەک کە چوونە هەر شوێنێک یەکێکیان درۆ بکا و ئەوی کەیان بۆی پینە بکە. ئەمەیان کردبوو بە سەرمای ژیان و بەڕێوەچوونیان. ڕۆژێک لە دیوەخانێکە دانیشتبوون، درۆزنەکە وتی ئەرێ کوڕینە، من ئێمڕۆ گوێم لێبوو سەگێک لە ئاسمانەوە ئەی قوڕان نەمزانی چی بوو. ئەوی کەیشیان وتی چه قایدی هەیە بەڵکو تووتەڵە سەگ بوو بێت و قەلە ڕەش بردبێتی بە ئاسمانە. کە لە دیوەخانەکە هاتنە دەرەوە، پینەکەرەکە بە درۆزنەکەی وت ماڵ کاول تۆ درۆی عەرزی بکە، هی ئاسمانیم بۆ پینە ناکرێ. ژنێک مناڵێکی هەبوو میزی ئەکرد بە خۆیە، پێیان وت بیبەرە سەر شەخص چاک ئەبێتەوە، کە بردیە سەر شەخص و هێنایەوە، ئەمجا گویشی ئەکرد بە خۆیە. ستاری حاجی جەبار هەبوو لە کفری لیان ئەپرسی چۆنی، ئەیوت بچن لە جەمەی ژنم بپرسن. ژن و مێردێک قسەیان گیرایە یەک، ئەگەر مێردەکە خۆم نەبوو بم. ژنەکە وتی من کە هاتمە لای تۆ وەکو گوڵ وابووم. مێردەکە وتی من ئێستاش هەر وەکو گوڵ وام. کابرایەکی مەریوانی ئەچێ بۆ بناری بانە بۆ مازووکردن، سەیرەکە وا داڵاشێک دەست لە سەرشان کەروێشکێکی هێنا. ئەمیش خەپلەی هەرزنی وڵاتی پێیە کە بە نۆردوو هێناویە بۆ ماوەی مازووکردنەکە، پەلاماری خەپلەیەک ئەدات و ئەیگرێتە کەروێشک. خەپلە ئەدا لە گێپەڕەی ملی کەروێشکێ ئەیخا، ئەمیش ئەچێ سەری ئەبڕێ ئەیبرژێنێ و ئەیخوا. جا ئەم بەستەیە لەسەر شێوەی وڵاتی بانە بە خەپلەکەدا ئەڵێ ماڵی بابم گێت لە قوڵە، هەم تانجیە و هەم توولە، هەم تیرە هەم کەوانە، هەم نانی دەشتەوانە. پیرەژنێکی خەڵکی سلێمانی ئەمانەی ئەوت چوومە ماڵی گاور، قوڵپە قوڵپی ساوەر، چوومە ماڵی جوولەکە، قوڵپە قوڵپی کوولەکە، چوومە ماڵی ئەرمەنی، قوڵپە قوڵپی سەمەنی، چوومە ماڵی موسڵمان، دەنگی ئایەت و قورئان. زیرەکی زیرەکێک. کابرایەکی تلەزیتی سێبەسێ تەلاقی خواردبوو بۆی چاک نەئەکرایەوە. ئەچێتە زەردیاوای قەرەداغ بۆ لای شێخ مستەفای شێخ نەجیب، ئەو بۆی چاک ئەکاتەوە. کابرا کە تەلاقی بۆ چاکرایەوە هەڵ ئەستێ بگەڕێتەوە، بەڵام حەقی تەلاق چاکردنەوەکە دانانی. شێخ مستەفا پێی ئەڵێ کوا حەقی تەلاقەکە؟ ئەڵێ یا شێخ کە چوومەوە بۆت ئەنێرم. شێخ مستەفا دیسان سێبەسێ تەلاقی پێ ئەخواتەوە کە تا 2 ڕۆژی تر حەقی تەلاق نامەکە بنێرێ. کوێخا قادر هەبوو خەڵکی گڕاوی خۆشنا و پیاوێکی زۆر زۆر ئیختیار بوو. ئەیوت ئەگەر یەکێ بیەوێ لە کاروبارێکی دنیاییدا سەرکەوێ، ئەبێ 2 شتی تێدا هەبێ. یەکەم ئەبێ چاکەی کەسی لە بەرچاو نەبێ، دووەم ئەبێ تەمەنێکی زۆر درێژی هەبێ. مەلا حوسێنی مەلا قادری بیارەوتی ئەم کوڕەم کە هەیە هەر لە مناڵیەوە چەتون بوو، حەزی لە دۆکوڵی و زۆر ئەکرد. پێی ئەکوتا بە زەویدا بۆ دۆکوڵی و ئێمەش ئەوەندەمان کردبوو لێی وەڕەز بوو بووین. ڕۆژێک ئەوەندە گریا بۆی وتم با بە ڕۆژی چوارشەمە دۆکوڵی و بکەن. کەوتە ڕۆژی چوارشەمە و دۆکوڵی و کرا و نرایە بەردەستی. ئەمجا دیسان دەستی کردەوە بە گریان و جووتەوەشاندن. وتمان ئێستا چیت ئەوێ؟ وتی ئەم دۆکوڵیوە ناخۆم تا سوێندم بۆ نەخۆن کە سبەی نێش هەر دۆکوڵی و ئەکەن. کابرایەکی گەڕووسی ئەچێتە قۆڕیچایی لای لەیلاخ، چاری نامێنێ ئەچێتە سەر بەردە نوێژەکانی مزگەوت نوێژەکە. کابرای قۆڕیچاییش خەریکی نوێژکردن ئەبێ، کابرای گەڕووسی شیعە ئەبێ و ئەم سوننی.
قۆڕی چاییەکە سەیرەکە کابرای گەڕووسی لە ئاخری نوێژەکەیە هەردوو بەرە لەپەدەستی 2-3 جار ئەماڵێ بەسەر ڕانیا و بەم کردەوەیە لە نوێژ دەرئەچێ. کابرا لێ ئەپرسێ ئەوە بۆچی وا دەست ئەماڵی بەسەر ڕانتا؟ ئەویش ئەڵێ ئەوە یعنی ئای لەو خیانەتە گەورەیە کە خەلافەت لە ئەمیر داگیر کرا و درا بە عەبوو بەکر. ئەمجا ئەو لەم ئەپرسێ ئەی تۆ بۆچی لە نوێژەکە تا لە کاتی شایەت تمانە ئەو پەنجەی دەستی ڕاستت ڕاست ئەکەیتەوە؟ ئەویش ئەڵێ ئەوە یعنی ئەو پەنجەمە بە قنگی دایکی درۆزن. حافزەکانی سلێمانی جاران کە لە مزگەوتی گەورە کۆ ئەبوونەوە کۆڕی سەیریان ئەگێڕا. ئەوانیش لە نێوانی خۆیانە مامۆستا و سوختەیان هەبوو. لەناو ئەوانەدا مەلا حەسەنێکی بانەیی هەبوو. ڕۆژێک لەگەڵ مەلا برایمێکی تەوێڵەییدا ئەبێ بە شەڕیان. مەلا برایم بەهێزتر ئەبێ، مەلا حەسەن ئەنێتە ژێر. مەلا حەسەن لە ژێرەوە گونی مەلا برایمی بەردەست ئەکەوێ و ئەیگرێ. بەڕاستی بێهێزی ئەکا و باقەباقی پێ ئەخا. لەو کاتەدا سوختەیەکی مەلا حەسەن ئەبێ خولەی ناو ئەبێ، ئەچێ بەسەر شەڕەکەدا و ئەمیش هەرچاوی نابینێ بانگەکە مەلا حەسەن. مامۆستای ئەڵێ بەڵێ. ئەڵێ مامۆستا لەسەرەوەی یا لە ژێرەوەی؟ مەلا حەسەنیش ئەڵێ ڕۆڵە هەرچەندە لە ژێرەوەم بەڵام وەکو لەسەرەوە بم وایە. کابرایەک دوو پشک دابووی بە کێریەوە هەر هاواری ئەکرد کە دوو پشک پێوەی داوم. ئەیان وت داویە بەکوێتەوە، ئەیوت ناوترێ. کابرایەکی سوورچی بانگیان کردبوو بۆ شایەتی لەسەر کابرایەکی سوچبار. کابرا لە لای مەلا وتی ئەمە بە شایەتی ناشێ چونکە نازانێ فاتیحا بخوێنێ. مەلا بە کابرای شایەتی وت فاتیحا بخوێنە، لە ڕاستیدا نەیزانی. مەلا وتی ئەدی تۆ کو نوێژان دەکەی؟ وتی سەیدا لەسەر بەردی دەزانم، لەسەر حەردی نازانم. ڕاست بوو کە ئەچووە سەر تاتە بەردەکان بە پوختی ئەیزانی. کابرایەکی نەژماری کەرێکی هەبوو بەلایەوە زۆر کەرێکی چاک و نایاب بوو. تەڵاقی خواردبوو کە پێی نەڵێ کەر، هەر بە ئێستری ناوی بەرێ. ڕۆژێک کەر لە ملی ئەوێ هەنگدا مان ئەکاو ناڕوە. کابرا هەرچەندە بەدار دێتە وێزەی هیچ کەڵکی نابێ و لە شوێنی خۆی ناجوڵێ. جا چاری نەبوو ئەیوت سەگی سەگ باب، ئەگەر لەبەر تەڵاقەکە نەبووایە ناوم ئەهێنایت، ئەگینا هەر ئەویت. مەحموو بەگی ڕەزا بەگی جاف لە کەلار فرە قسە قوت و قسە نەستەق بوو. لە کۆڕێکا قسە لە گیان لە بەرەکانەوە ئەکرا، وتیان کیسەڵ زۆر ئەژی 300 ساڵ عمر ئەکا. مەحموو بەگ هەڵیدایە وتی دە باشە ئێستا با بیهێنین بیکەین بە مەلاک و بە ئیقتاعی، بە تەعبیری ئێستا ئەو وەختە بتوانێ 3 ساڵ بژی. مەلا حەمامی نەشێتە هەبوو لە سلێمانی، قسەی سەیری هەبوو. جارێک ئەچێتە چنگیان بە بن دارگوێزێکی گەورەدا تێ ئەپەڕێ، لەو لای دارگوێزەکەوە بڕکە شووتیەک ئەبینێ. بڕکە شووتی وای گرتووە باوەشی پیا نایەتەوە. سەیری دارگوێزەکەش ئەکا گوێزی پێوەیە، هەر یەکە بەقەدەر گوێزێک. سەری سوڕ ئەمێنێ ئەڵێت تەماشای ئەو ئەقڵا، ئەوە ئیشە بڕکە شووتیەک بەو بچووکیە شووتیەکەی باوەشی پیا نایەتەوە، کەچی دارگوێزێک بەو گەورەیە ئەوە گوێزەکەیەتی هەر یەکە ئەوەندەی تۆزیەکە. لەو کاتەدا ئەو خەریکی ئەم گێژاوەیە گوێزێک لە دارەکە ئەکەوێتە خوارەوە، ئەکەوێت بەسەر سەریا تەقەی دێ. دەسە با بۆ سەرسەری و ئەڵێ بەخوا ئەو لە من عاقڵترە، ئەمە کە ئێستا ئەگەر شووتیەکە بوایە خۆ ئەی کوشتم. لە هەموو ئەم قسانە مەبەستی خوا ئەبێ. سۆفی پیرۆت هەبوو، خەڵکی ئەو بەرکێوە بوو، نانەکەیان هەرزن بوو. لیان پرسی چیتان هەبوو؟ وتی کە چوومەوە دۆشاوی شوکێمان هەبوو. پیرەنانم تێوەژاند کە بەرزم ئەکردەوە ئاسمانە بچکۆلەی لێوە دیار بوو، کە ئەم خستە سەر زمانم ئەتوت خوڵای دەستی پێوە دەنێ. مەبەستی تەنکی نانە هەرزنەکە بوو. ئەمەش
خەریکی سەبیل تێکردن بوو هەر ئەیوت بەخوا خۆش بوو پیان وت چی خۆش بوو ئەیوت لێم گەڕێن با سەبیلەکەم تێکەم کە سەبیلەکەی تێکرد و مژێکی لێدا بەو جۆرەی وت کە بۆمان باس کردن. لە ناو جافایەتیە دوو برا و دوو خوشک چوار سەرمەڕیان ئەبێ لەسەر بەشکردنەکەی ڕێناکەون ئەی بەنە لای مەلا موئمین بۆیان بەش بکە پێی ئەڵێن لێمان بەشکە و شتێکیش بۆ خۆت هەڵگرە حەقی تەعوەکەت ئەویش ئەڵێ سێ بە سێ لێتان بەشکەم چۆنە هەر لەگەڵ ناوی سێ بە سێ دێنێ زۆریان پێخۆش ئەبێ ئەڵێن زۆر چاکە ڕوو ئەکاتە دوو براکە و ئەڵێ ئێوە دوو ئەوەش مەڕێک ئەوە سێ ڕوو ئەکاتە خوشکەکە و ئەڵێ ئێوەش دوو ئەوە مەڕێک ئەوە سێ ئەمجا بۆ خۆیشی ئەڵێ مەڕەکان دوو منیش یەک ئەوە سێ بەم جۆرە بەشی ئەکاو ئەوانیش زۆر دوعای خێری بۆ ئەکەن و لێ ئەدەن ئەچنەوە هەر لایەکیان بە بەشەمەڕی خۆیانەوە. لە مفتی زەهاوی ئەگەڕنەوە ئەڵێن جارێک لە بەغدا یەکێک چووە لێی پرسیوە بەڵام لە ڕاستیدا ویستویە بیشکێنێ وتویە جەنابی مفتی جارێ سەگێکم چاو پێکەوت پەڕیە سەر مەڕێک مەڕەکە گرتی و پاشان مەڕەزا ئەوی لەو مەڕە بووە ئایا حەڵاڵە یا حەرامە؟ مفتی دەڵێت دەتوانی بە خواردن تاقی بکەیتەوە ئەگەر گۆشتی خوارد ئەوە سەگە و ئەگەر گیای خوارد ئەوە مەڕە گۆشتیش ئەخوا و گیایش ئەخوا بە ئاو خواردنەوەیە تاقی بکەوە ئەگەر بە زمان ئاوی ئەخواردەوە سەگە ئەگەر بە لێوی هەڵی ئەلوشی ئەوە مەڕە هەندێ جار بە زمان و هەندێ جار بە لێو ئاو ئەخواتەوە ئەتوانی بە ڕۆیشتنیا تاقی بکەیتەوە ئەگەر لە پێش وەیا لە ناوەڕاستی ڕانەکەوە ئەڕۆیشت مەڕە ئەگەر لە دواشەوە ئەڕۆیشت ئەوە سەگە وا هەیە لە پێشیشەوە ئەڕوا و لە دواشەوە ئەڕوا بە دانیشتنا تاقی بکەوە ئەگەر لەسەر سنگ ئەکەوێ مەڕە ئەگەر جنکە ئەکا ئەوە سەگە جەنابی مامۆستا بە هەردوو بارادا ئەنیشێ کەواتە سەری بڕە ئەگەر ورگ گەدەی هەبوو مەڕە ئەگەر ڕیخۆڵەی هەبوو سەگە. شەوێک دز ئەچێتە ماڵی فایق بێکەس لە هەڵەبجە دزە هەرچەندە ئەگەڕێ لە کاغەزە شڕە بەولاوە هیچی تری بەرپەل ناکەوێ دزە هەر لەبەر خۆیەوە بۆڵەی دێ فایقیش بەخەبەر ئەبێ هیچ دەنگ ناکە لە ئاخرا قاقا دەست ئەکا بە پێکەنین دزە ڕائەچەنێ و ئیش لە ئیش ئەترازێ ناچار ئەڵێ مردود مرێ بە حاڵ و باڵی ماڵە جوانەکەت پێەکەنی بەچی پێەکەنی فایقیش ئەڵێ مردووی خۆت مرێ من بە عەقڵی تۆ پێەکەنم ئەوەی کە من بە ڕۆژی ڕووناک ناتوانم پەیدایکەم تۆ ئەتەوێ بە شەوی تاریک بیدۆزیتەوە بڕۆ بەڕێی خۆتەوە پاشان لێک ئاشکرا ئەبن و ئەبن بە دۆست. شێخ محەممەدی بەرزەنجی جارێک لە سلێمانی لە مزگەوتی گەورەدا وەعزی ئەدا شێخ مەحموود سەینووری و عالەمێکی زۆری لێبوو وەعزەکەی ئەو ڕۆژەی لە بابەت خراپی عارەق خواردنەوە بوو وتی ئەو عالەمە چەند بێ ئەقڵن بۆ کەیف و خۆشینی و سەعات ئەچن دەقەران ئەدۆڕێنن ئەیدەن بە قاپی عارەق قوزەڵ قوردی ئەکەن عزەتی فاتە لە کۆڕەکەدا بوو هەرکوت و پڕهەستا وتی دەسا یا شێخ بەو مەرقەدی کاکە حەمەدە ئەگەر وا بێت چوار قەران خەڵەتاوی قاپێ عارەقی زۆر چاک بەڕووپیە و نیوێکە شێخ مەحموود ئەوان هەموو دەست ئەکەن بە پێکەنی. عەلی ئەشرەفخان ئەمیری موعەزی گەڕووسی ئەبێ بە حاکمی سنە کە دێتە ئەوێ بە تەنها و ڕووت و قوتی دێ هەموو سامان و سەرمایەکەی فەرمانی قاجاریەکان بوو کە کردبوویان بە حاکمی ئەوێ لە پاش ماوەیەک ئەمیر موعێز سامان و داراییەکی زۆری پێکەوەنا وای لێ هات لە وزە دەرچوو عنایەت گەڕووسیش هەبوو ئەو هەر لە سنە دائەنیشت و بوو بە دانیشتوانی ئەوێ پیاوێکی دەوڵەمەند و خاوەن پارە بوو ئەیانوت سوو ئەخوا ئەم سامانەی لەوەوە پەیدا کردبوو ئێمە چیمان داوە بەسەر ئەمەوە کە ئەمیر موعێز دێ ئەو گەڕووسی و ئەم گەڕووسی
عنایەت ئەوەندەی تر باوپەیداەکە. وا دیارە قسە لەسەر ئەمیر موعیز زۆر بوو. تەماعی هاتە جۆش، گەڕووسایەتی لەبیر چووەوە، گەڕی بە عنایەت گەڕووسیش ئاڵان، هەرچیەکی هەبوو نەبوو لێی زەوت کرد. عنایەت گەڕووسی کەوتە سەر ساجی عەلی. عنایەت ڕۆژێ ئەچێ بۆ لای ئەمیر موعیز لێ ئەپرسێ ها حاڵت چۆنە؟ عنایەت بە ناوی گەڕووسایەتیەوە ئەڵێ وەکو دوێنێی تۆ وایە. ئەمیر موعیز ئەڵێ دوێنێی من چۆن بووە؟ ئەڵێ وەکو ئیمڕۆی من وابوو. ئەمیر موعیز لە پێشە تووڕە بوو، لە پاشە ئەویش گەڕووسایەتی هاتە جۆش، ماڵەکەی دایەوە. دنیا زۆر سەیرە. ئەم عنایەت گەڕووسیە لە ئاخرا ئاگر بەر بووە ماڵی و هەمووی سووتا. قوتابیەکانی مەدرسەی ئیتیحاد بە قسەی مەلا حەسەنی شەکیبا و مامۆستاکانی تریان هروژمیان برد، چوون کوژاندیانەوە. ئەجینا گەڕەکەکە ئاگری تێبەر ئەبوو. مەلا سمایلی کانیێسکان جارێک لە کەرکووک یەکیە لە گاورەکانی قەڵادۆستی ئەبێ ئەچێتە لای. ئەویش پەرداخێ ئارەقی بۆ دێنێ و ئەیخواتەوە، هەر لەگەڵ ئەیخواتەوە ئەڵێ مەلا سمایل ئەزانی ئەمە عەرەق بوو؟ ئەڵێ چی؟ بەچیە ئەزانی عەرەقە؟ ئەڵێ پیاوێکی ترکێفیم لایە ناردمە لای ئیسحاقەجوو هێنای. مەلا سمایل ئەڵێ بەخوا کەرە، ئێمە کە لە موسڵمان و عالمین دێتە باسی ڕیوایەتکردنی حەدیث ئەڵێن ئیسحاقی ڕاهەوی لە سوفیانی سەور و ئەو لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەتی کردووە. ئێمە لەو جۆرە پیاوانە هێشتا هەرگومانمان هەیە کە چی ئێستا ئەم ڕەوایەتەم بۆ ئەکا گاورێک لە ترکێفەوە و ئەو لە جوولەکەیەکەوە. بڕۆ بابە بڕۆ بەڕێی خۆتەوە، تێکە پەرداخێکی تر. حەسەن بەگی جاف بۆی گێڕامەوە وتی ئەحمەد بەگی پاشا سەر و سەودایەکی تەواوی هەبوو لەگەڵ خواردنەوەدا. مەلا کەریمی پۆلیس هەبوو لە هەڵەبجە، ئەچێتە لای پێ ئەڵێ میرم بە خزمەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێگەیشتم لە خەوا فەرمووی با ئەحمەد موختار عەرەق کەمتر بخواتەوە. ئەحمەد بەگیش ئەڵێ دەسا وەڵڵاه مەلا کەریم درۆەکەی. مەلا کەریمیش ئەڵێ چۆن میرم؟ ئەڵێ عەرەق کەم و زۆری هەر حرامە، پێغەمبەر چۆنە فەرمیوێ کەمتر بخواتەوە؟ مەلا کەریم ئیتر هیچی پێ نامێنێ. مەلایەک هەبوو مەلا حەسەنی خندیان پێ ئەوێت، هاتە لام وتی گوێم زۆر گران بووە، بە زەحمەت گوێم لە شت ئەبێ. گوێ گرانبوونەکەم قەی ناکا، بەڵام ئەوەم زۆر پێ ناخۆشە، خەڵک پێم ئەڵێن ئەمە لەبەر پیریە. لەگەڵ ئەوە داوا نییە، چونکە زۆر کەسی تر هەیە لە من پیرترە کەچی گوێیشی هیچ گران نەبووە. ئەترسم ئەم قسەی ئەوانە کار بکاتە سەر فرمانەکەم و بەرتەقاویتیم خەن. منیش پێم وت گوێ مەدەرێ، گوێت لە هەموو شت ببێ، تەنها قسەیە نەبێ کە ئەڵێن لەبەر پیری گوێت وای لێ هاتووە. وتی باشە خوا دەوامت بدا. لە سنا وەستافەتێ گوێزی هەشەمێزی ئەفرۆشت. مەولوو پیاوێکی هەژار و بێپارە بوو. چەند جارێک بەبەر دوکانەکەی وەستافەتێدا تێپەڕی، زۆر دڵی بە گوێزەوە بوو، بەڵام پارەی نەبوو بکڕێ. وەستافەتێ زانی کە ئەم پیاوە زۆر دڵی بە گوێزەوەیە، وتی باوکم وەرە ناو دوکانەکە، ئەوە چەکش و بەرد بۆ خۆت تێر گوێز بشکێنە و بیخۆ. مەولوو چوو دەستی کرد بە گوێزشکاندن و تێری خوارد و هەستا. وەستافەتێ وتی مەولوو ئەگەر پارەت نییە بمدەیتێ دوعایەکی خێرم بۆ بکە. مەولویش وتی وەستافەتێ ئەگەر تۆ کەڕیت گوێت لەم تەقەتەقە نییە، خواکەر نییە و گوێی لێیە. ساڵێک لە سولەیمانی بێبارانیەکی خراپ دەستی پێکرد. خەڵکەکە کەوتنە نوێژە بارانە و چوونە دەرەوە بۆ قەراغ شار. ئەحەی جاویشیان لەگەڵ خۆیان بردبوو بۆ نوێژە بارانەکە مناڵ و پیر و حەیواناتیش ئەبەن. مناڵەکان لە پێشەوە بوون. ئەحەی جاو ئەپرسێ لە شێخ بابەعەلی کە ئەم مناڵانەی بۆ چییە؟ شێخ بابەعەلیش ئەڵێ ئەمانە مناڵ و بێگوناحن، دوعایان قەبوڵە، بەڵکو بە دوعای ئەمانە خوا باران ببارێنێ. ئەحەی جاویش ئەڵێ یا شێخ بچوە باولاوە، ئەگەر بە دوعای ئەمانە بوایە تا ئێستا معەلیم و مامۆستایەک ناما لەسەر ئەرزە،
بڕۆ با خۆمان بێعەقڵەکان بچین زۆر باشترە. لە وەختی خۆیان تەوفیق وەهبی کۆڕێکی دروست کردبوو لە بەغدا دەرزی کوردی بەو کەسانە ئەوت کە کوردی نازانن. یەکێ لەو کەسانە عەبدولمەجید ناوێک بوو کە پیان ئەوت ئەبوو کەمال. ئەم ئەبوو کەمالە مدیری مەدرسە و عەرەبیەکی باشی ئەزانی. لە ئابوونەی دائیمی بوو بۆ لای تەوفیق وەهبی. لە هەمان کاتا هاتوچۆی دوکانەکەی وەستا بەشیریشی ئەکرد. لە هەموو ئەو ماوە دوور و درێژەی لای تەوفیق وەهبیدا چەند وشەیەکی وەکو بۆ پێشەوە ترازا ئەوەندەی تر ترۆزی گۆبکە فێربوو بوو. بەڵام ئەو بەم جۆرە ئەیوت بوو بیشەوە تڕئازا ئەوەندی تر تڕئۆزی گوبکە. لەگەڵ ئەمانەشدا هەندێ لە عەرەبیەکەی خۆیشی لەبیر چوو بووەوە. ڕۆژێک بەم جۆرە کوردیە لەگەڵ وەستا بەشیرا قسەیە کرد. وەستا بەشیر لە وزەیە نەماوتی ئەبوو کەمال هەستە بچۆرە لای وەهبی بەگ بڵێ وەهبی بەگ ئەوە کوردیەکەت و عەرەبیەکەی خۆم بدەرەوە. هەر ئەم وەستا بەشیرە کاتێک کە باسی بابەت و کتێبێک ئەکرا ئەویش بایەکی تێ ئەکەوت ڕووی ئەکردە ئەو کەسە و ئەیوت تۆ بینووسە و من تەئلیفی ئەکەم. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی ساڵی 1963 هەموو پێخۆری ناوشاری سلێمانی هاتبووە سەر ئەوە کە پیاوێکی هەژار هەبوو سەبەتەیەکی دابووە بندەستی و بانگی ئەکرد پەڵپێنەی جوان و گەورەی گەڵاپان وەرن بیکڕن بیخۆن بەنانی دێمی لەی مەریوانەوە زۆر بەلەزەتە. کاک ڕەشید باجەڵان گێڕایەوە وتی شێخ محەممەدی شێخ عوسمان هەزار ڕەحمەت لە قەبرەکەی بێ لە ئاوی سیروانی دابوو. ئاوەکە بواری نەئەدا دەعباکەی کەوتبووە سەر ئاوەکە. دەروێشەکان دەستیان کرد بە هاوار هاوار کە ئای خوارڕۆ کێری شێخ ئاو بردی. ئەویش بەدەم مەلەکردنەوە وتی خەم مەخۆن بنجەکەی قاییمە. کورد ئەڵێ نەماڵت لەسەر شیو بێ نەژنت کچەتیو بێ نەحاکمت هەتیوچە بێ و دەڵێن نەخۆشی جوانان وەک دڵۆپەی باران وایە. پیاوێک هەبوو لە سنە ئاسەی حەمەسەنی ناوبوو ژنێک هەبوو هەر لەوێ خرتێخانمی ناوبوو ئاسەی حەمەسەن ژنی زۆری هێنابوون. ڕۆژێک ئەچێ بۆ خوازبێنی خانم بەڵام لە پێشتر یەکتریان نەناسی بوو. ئاسەی حەمەسەن بە خرتێخانم ئەڵێ من چۆن بزانم تۆ ئافرەتێکی چاک و بەسەر و بەری. خرتێخانم ئەڵێ ناوبانگی من دیارە بچۆ لە جۆراوا و قەتارچیان لە ناو عەشیرەتی من و گەڵباغی و سووردا پرسیار بکە هەمویان من ئەناسن. ئاسەی حەمەسەن ئەڵێ چۆن؟ ئەڵێ لە گشتیان ناشوم کردگە و گشتیانم تاقی کردگە سووە. ئەڵێ کەواسە خرتێخانم تۆ گشت ڕۆژێ لنگت بەدەست پیاگێکەوە بووگە. خرتێخانم ئەڵێ ئەیە ڕۆ ئاسەی حەمەسەن چۆن وایێژی من گشت ڕۆژێ پیاگێکم مەهار کردگە و هەوسارەکەی بەدەستمەوە بووگە. مەلا ساڵحی کۆزەپانکە ئەچێتە گوندی دیبەگە دوو برا لەوێ هەبوون یەکێکیان خەتەنە ئەکرا کەچی ئەوی تریان ئەگریا. مەلا ساڵح پێ ئەڵێ مردیت مرێت تۆ لۆ ئەگری. ئەویش ئەڵێ ئاخر مامۆستا نۆرەی منیش دێ. مەلا ساڵحی کۆزەپانکە ستایشی موحسین ئاغای دزەییەکە ئەڵێ پیاوێکی سیاسی وایە پێشکە بگێ نایەڵێ ئاگای لە خۆ بێ. کابرایەک لەو وڵاتی سیوەیلە ئەچێتە سولەیمانی. جووتێ پێڵاوی ئەبێ ئەیباتە لای کابرایەکی پینەچی بۆی پینە بکە پینەچیەکە لێ وەرئەگرێ. مەرکانەیە دەساوی لە بەردەما ئەبێ ئەیخاتە ناو دەساوەکە و پێی ئەڵێ سبەینێ وەرەوە بۆی. کابرا سبەینێ ئەچێتەوە سەیرەکە پێڵاو هەر لە مەرکانەدایە. دیسان کابرا ئەڵێ سبەینێ. کابرای خاوەن پێڵاو ئیتر لە وزەیە نامێنی ئەڵێ برام من پێڵاوم بۆ هێناوی بۆم جوود بەقیە بکەیتەوە خۆ بۆم نەهێناوی فێری مەلەوانی بکەی بۆم. کابرایەک لەو گەڕووسە ئەچێتە لای ئاخونێک لێی بپرسێ کوڕی کام پێغەمبەر بووە گورگ خواردوویە.
ئەڵێ ئاخۆڕ کچی کام ئەولیا بوو کە لە چاڵی سەنعان سەگەل خواردوویانە. ئاخوونیش ئەڵێ نازانم کامیانت بۆ ڕاست کەمەوە. ئاخوڕ نیم ئاخوونم، ئەولیا نەبوو ئەنبیا بوو، کچ نەبوو کوڕ بوو، چاڵ نەبوو بیر بوو، سەنعان نەبوو کەنعان بوو، سەگیش نەبوو گورگ بوو. میری بۆتان جارێ لە ڕاو ئەبێ لەگەڵ سوارەکانە پەراکەندە ئەبێ و بە تاقە سوارە ئەکەوێتە شیوێکەوە. لەوێدا تووشی کەرسوارێکی ڕیشسپی کە نەفت ئەبێ پێی بەملاو بەولای کەرەکەیە شۆڕ کردووەتەوە. کەرەکەش ئەوەندە بچکۆلەیە لەوانەیە خاڵی ڕیشسپی پێی بگاتە زەوی، سەری تەکەی دێ و ئەڕوا، سەبی لە شکاوێکیش بەدەمیەوەیە، هەر نەفەسی لێ ئەدا لەبەر دووکەڵی سەبیلەکە مووە سپیەکانی سمێڵی هەموو زەرد هەڵگەڕاون. میر لێی ئەپرسێ ڕیشسپی بۆ کوێ ئەچی؟ ئەویش نازانێ ئەمە میرە، ئەڵێ ئەچم بۆ لای میر، بەڵکو شتێکم بداتێ بیبەمەوە بۆ ماڵ و مناڵم. جا بەچیدا ئەزانی ئەداتێ؟ کوڕە بە هەموو کەسی داوە، بە منیش هەرەدا، قابیلە لە ئاستی من ببێ بە جاندرمە. میر سەیرەکە ئەمە پیاوێکی خۆشە، پێی ئەڵێ ماڵ وێران، میر هەر کەسی بەرچاوکەوێ باج و سەرانەی لێ ئەستێنێ، ئێستا تۆ چۆن داوای شتی لێەکەی؟ جا من چیم هەیە تا ئەو لێم بسێنێ؟ ئاخر قسەیە و ئەیکەن، با تۆوا نەزانی میر شتێکە، دەنگی دەهۆڵ هەر لە دوورەوە خۆشە. ئەگەر من بزانم هیچت ناداتێ و لەوانەیە باجیشت لێ بستێنێ. من ئەچم، ئەو وەختە کە زانیم وایە من شت ئەدەم بە ئەو. جا چی ئەدەیتێ؟ 4 پەلی کەرەکەم ئەنێرم بۆ قوزی دایکی. ئیتر لێرەدا لە یەک جا دەبنەوە. میر چووەوە گەیشتەوە بە سوارەکانی خۆی، ڕاویان تەواو کرد و گەڕایەوە. خاڵە ڕیشسپی ئەویش وردە وردە ڕۆیشت و گەیشتە بەر کۆشکی میر، دابەزی لە کەرەکەی، کەری بەستەوە و چووە ژوورەوە لای میر. میر پێشتر ڕای سپاردە بوو کە ئەگەر یەکێکی واهات ڕێگای لێ نەگرن. خاڵەی ڕیشسپی هاتە ژوورەوە لەو دیوەخانە و کاروبارە هەروە سەری سوورما قەت شتی وای نەدی بوو. سەیری میری کرد لەو سەرەوە دانیشتووە، ناسیەوە کە ئەمە پیاوەکەیە، وا لە شێوەکەدا قسەکانی لەگەڵ کرد. دیوەخانیش پڕە. میر لێی پرسی ها خاڵەی ڕیشسپی چیت ئەوێ؟ جەنابی میر، ماڵ و مناڵم هیچیان نییە، هاتووم بۆ ئەوە شتێکم بدەیتێ بۆیان بەرم. جاکێ لێرە شتی دەست ئەکەوێ، هەرکە بێتە ئەم شوێنە ئەبێ شتی لێ بسەندرێ. جەنابی میر، منیش 4 پەلی کەرەکەم حازرە، وا لە دەرەوەیە. میر لەوێدا دەستی کرد بە پێکەنین و داستانەکەی بۆ دانیشتووەکان گێڕایەوە. پاشان ئەمری کرد خەڵاتێکی زۆر زۆریاندا بە خاڵەی ڕیشسپی. خاڵەی ڕیشسپی وتی ئەمانە هەموو بۆ خۆم. میر وتی بەڵێ خاڵە. وتی بە 4 پەلی کەرەکەشمەوە. میر دیسان دەستی کردەوە بە پێکەنین و وتی بەویشەوە. پاشان وتی هێزەیە ڕۆنیشی بەنێ، با بە لووسی بڕوا. بەخوا سەیرە، بەواتەواتە بێژان جگەرە کێش 3 شتی تێدا هەیە لە کەسانی تران نییە. یەکەم پیر نابن، دووەم دز ناچێتە ماڵی، سێهەم سەگ گۆشتی ناخوا، واتە سەگ نایخوا. جا ئەگەر ئازای خۆت ئەم مەتەڵە هەڵێنە، ئەگەر هەڵت نەیەنا لە بەرگێکی تری ئەم کتێبەدا بەرچاوت ئەکەوێ. گەلێشتی واهەیە زانیاری داوای ئەکا کە پیاو بیزانی. ئەو شتانەش با ئاشنایەتی تەواویان بە کەلەپوری کوردەوە نەبێ، بەڵام بۆ زانین باشە. یەکێ لەو شتانە ئەو پایە و دەرەجانەیە کە لە ناو عالەمی گاوریدا هەیە. من بەلامەوە هەموو وەخت زانین لە نەزانین باشترە. ئەو دەرەجانەش ئەمانن کە لە عالەمی ئاینی گاوریدا هەن و 8 دەرەجەن. یەکەم شەماس، ئەم وشەیە سووریانیە، پایەکەی لە خوار قەسیسەوەیە، مەعنا خادەم و مجەورە. 2 قەسیس، ئەمەش هەر سووریانیە، بە مەعنا پیاوی پیرە، بەڵام نەک هەر پیری ڕوت،
بەڵکو مەبەست ئەوەیە کە پیاوێکی پیری مبارەکی دینی و خزمەتی کاروباری کڵێسا ئەکا دەرەجەکەی لە نێوانی شەماس و ئۆسقەفدایە. 3. ئۆسقەف دەرەجە دینیەکەی لە ژوور قەسیس و خوار مەترانەوەیە. 4. مەتران ئەمە لە باری ئاینی گاوریدا سەرۆکی کڵێسەیە. ئەمە لە ژوور ئۆسقەف و لە خوار بەتریارکە. ئەم وشەی مەترانە لە وشەی مەتریپۆلیسی یۆنانیەوە وەرگیراوە. معناکەی یعنی شاری ئەسلی و شاری بناغەیی، کورسی مەترانیش بە عادەتی لە شاردا ئەبێ. بەتریرک ئەمە سەرۆکی هەموو سەرۆکەکانی ئەسقافەیە لە ناوچەیەکی تایبەتیدا یا تایفەیەک لە تایفەکانی گاوریدا. جاسلیق ئەو ئۆسقەفەی کە لە هەموو ئۆسقەفەکان پێشکەوتوترە، ئەم وشەیەش دیسان یۆنانیە. کاردیناڵ ئەمەش هەر لاتینیە، واتە پلەی هەرەبەرزی کڵێسا. پاپاش لاتینیە بە مەعنا پایەی هەرەبەرزی عالەمی گاوری و لەوە بەرزتر ئیتر نییە. پاپا جێنشینی قەدیس بوتریسە. لە ساڵی 1972دا لە دیوانیە کابرایەک بەناو شیال نەهابەوە یەک شاخی لە لای چەپەوە لێ ڕوابوو، کوت و مت وەکو شاخی بەرانێکی بچکۆلە 20 سانتیمەتر درێژ ئەبوو. سەرەکەی وەکو شاخی بەران چەما بووەوە، لە ڕەنگ و سەختیشدا هەر لە شاخی بەران ئەچوو. لە بەغدا لە ساڵی 1977 لە 14 تەمووز مناڵێک لە خەستەخانەی ئەطفل العەرەبی هاتە دنیا، 2 ددانی سپی جوانی هەبوو. بە مەرجێ مناڵەکەش هێشتا 9 مانگەکەی تەواو نەکردبوو، بە عەمەلیات هێنایانە دەرەوە. لە ساڵی 18 هیجری لەو وڵاتی ڕۆمە ژنێک تووتەڵە سەگێکی هێنابوو. لە پاش پرس و جوابکردنێکی زۆر وتبووی سەگی ناوە لە خۆی. لە ساڵی 300 هیجری لە شاری قەرمەسین قاترەمێکەیەک ئاوزبوو بوو. جوان و ئێسترێکی زۆر جوانی هێنابوو، دایک و جوان و هەردووکیان بە ژیانێکی تەواو ژیابوون. لە ساڵی 1946 لەو ناو جافایەتیە پیاوێکی دەوڵەمەند لە عەشیرەتی تەرخانی کە حەمەی مراخانیان پێوت قاترە مێچکەیەکی ئەبێ، جوان و ئێسترێکی ئەبێ. حەمەی مراخان ئەمە بە بەدیومی ئەزانێ، ئێستر و جوانوەکە هەردووکی ئەکوژن. حافزەکانی سلێمانی جاران کە لە مزگەوتی گەورە کۆ ئەبوونەوە کۆڕی سەیریان ئەگێڕا. ئەوانیش لە نێوانی خۆیانە مامۆستا و سوختەیان هەبوو. لەناو ئەوانەدا مەلا حەسەنێکی بانەیی هەبوو، ڕۆژێک لەگەڵ مەلا برایمێکی تەوێڵەیدا ئەبێ بە شەڕیان. مەلا برایم بەهێزتر ئەبێ، مەلا حەسەن ئەنیێتە ژێر. مەلا حەسەن لە ژێرەوە گونی مەلا برایمی بەردەست ئەکەوێ و ئەیگرێ. بەڕاستی بێهێزی ئەکا و باقەباقی پێ ئەخا. لەو کاتەدا سوختەیەکی مەلا حەسەن ئەبێ خولەی ناو ئەبێ، ئەچێ بەسەر شەڕەکەدا و ئەمیش هەر چاوی نابینێ بانگەکە مەلا حەسەن. مامۆستای ئەڵێ بەڵێ، ئەڵێ مامۆستا لەسەرەوەی یا لە ژێرەوەی. مەلا حەسەنیش ئەڵێ ڕۆڵە هەر چەندە لە ژێرەوەم، بەڵام وەکو لەسەرەوە بم وایە. کابرایەک دوو پشک دابووی بە کێریەوە، هەر هاواری ئەکرد کە دوو پشک پێوەی داوم. ئەیان وت داوێ بەکوێتەوە، ئەیوت ناوترێ. کابرایەکی سوورچی بانگیان کردبوو بۆ شایەتی لەسەر کابرایەکی سوچبار. کابرا لە لای مەلا وتی ئەمە بە شایەتی ناشێ، چونکە نازانێ فاتیحا بخوێنێ. مەلا بە کابرای شایەتی وت فاتیحا بخوێنە، لە ڕاستیدا نەیزانی. مەلا وتی ئەدی تۆ کو نوێژان دەکەی؟ وتی سەیدا لەسەر بەردی دەزانم، لەسەر حەردی نازانم. ڕاست بوو کە ئەچووە سەر تاتە بەردەکان بە پوختی ئەیزانی. کابرایەکی نەژماری کەرێکی هەبوو، بەلایەوە زۆر کەرێکی چاک و نایاب بوو. تەڵاقی خواردبوو کە پێی نەڵێ کەر، هەر بە ئێستری ناوی بەرێ. ڕۆژێک کەر لە ملی ئەوێ هەنگدا مان ئەکاو ناڕوە. کابرا هەرچەندە بەدار دێتە وێزەی هیچ کەڵکی نابێ و لە شوێنی خۆی ناجوڵێ. جا چاری نەبوو ئەیوت سەگی سەگ باب، ئەگەر لەبەر تەڵاقەکە نەبووایە ناوم ئەهێنایت، ئەگینا هەر ئەوی هەر ئەویت.
مەحموو بەگی ڕەزا بەگی جاف لە کەلار فرە قسە قوت و قسە نەستەق بوو. لە کۆڕێکا قسە لە گیان لەبەرەکانەوە ئەکرا وتیان کیسەڵ زۆر ئەژی 300 ساڵ عمر ئەکا. مەحموو بەگ هەڵیدایە وتی دە باشە ئێستا با بیهێنین بیکەین بە مەلاک و بە ئیقتاعی بە تەعبیری ئێستا ئەو وەختە بتوانێ 3 ساڵ بژی. مەلا حەمامی نەشێتە هەبوو لە سلێمانی قسەی سەیری هەبوو. جارێک ئەچێتە چنگیان بە بن دارگوێزێکی گەورەدا تێ ئەپەڕێ لەو لای دارگوێزەکەوە بڕکە شووتیەک ئەبینێ. بڕکە شووتی وای گرتووە باوەشی پیا نایەتەوە. سەیری دارگوێزەکەش ئەکا گوێزی پێوەیە هەر یەکە بەقەدەر گوێزێک. سەری سوڕ ئەمێنێ ئەڵێت تەماشای ئەو ئەقڵا ئەوە ئیشە بڕکە شووتیەک بەو بچووکیە شووتیەکەی باوەشی پیا نایەتەوە کەچی دارگوێزێک بەو گەورەیە ئەوە گوێزەکەیەتی هەر یەکە ئەوەندەی تۆزیەکە. لەو کاتەدا ئەو خەریکی ئەم گێژاوەیە گوێزێک لە دارەکە ئەکەوێتە خوارەوە ئەکەوێت بەسەر سەریا تەقەی دێ. دەسەبا بۆ سەرسەری و ئەڵێ بەخوا ئەو لە من ئاقڵترە ئەمە کە ئێستا ئەگەر شووتیەکە بوایە خۆ ئەی کوشتم. لە هەموو ئەم قسانە مەبەستی خوا ئەبێ. سۆفی پیرۆت هەبوو خەڵکی ئەو بەرکێوە بوو نانەکەیان هەرزن بوو. لیان پرسی چیتان هەبوو وتی کە چوومەوە دۆشاوی شووکێمان هەبوو. پیرەنانم تێوەژاند کە بەرزم ئەکردەوە ئاسمانە بچکۆلەی لێوە دیار بوو کە ئەم خستە سەر زمانم ئەتوت خوڵای دەستی پێوە دەنێ. مەبەستی تەنکی نانە هەرزنەکە بوو. ئەمەش خەریکی سەبیل تێکردن بوو هەر ئەیوت بەخوا خۆش بوو. پیان وت چی خۆش بوو ئەیوت لێم گەڕێن با سەبیلەکەم تێکەم. کە سەبیلەکەی تێکرد و مژێکی لێدا بەو جۆرەی وت کە بۆمان باس کردن. لە ناو جافایەتیە دوو برا و دوو خوشک چوار سەرمەڕیان ئەبێ لەسەر بەشکردنەکەی ڕێناکەون. ئەی بەنە لای مەلا موئمین بۆیان بەش بکە پێی ئەڵێن لێمان بەشکە و شتێکیش بۆ خۆت هەڵگرە حەقی تەعوەکەت. ئەویش ئەڵێ 3 بە 3 لێتان بەشکەم چۆنە؟ هەر لەگەڵ ناوی 3 بە 3 دێنێ زۆریان پێخۆش ئەبێ. ئەڵێن زۆر چاکە. ڕوو ئەکاتە دوو براکە و ئەڵێ ئێوە 2 ئەوەش مەڕێک ئەوە 3. ڕوو ئەکاتە خوشکەکە و ئەڵێ ئێوەش 2 ئەوە مەڕێک ئەوە 3. ئەمجا بۆ خۆیشی ئەڵێ مەڕەکان 2 منیش 1 ئەوە 3. بەم جۆرە بەشی ئەکاو ئەوانیش زۆر دوعای خێری بۆ ئەکەن و لێ ئەدەن ئەچنەوە هەر لایەکیان بە بەشەمەڕی خۆیانەوە. لە مفتی زەهاوی ئەگەڕنەوە ئەڵێن جارێک لە بەغدا یەکێک چووە لێی پرسیوە بەڵام لە ڕاستیدا ویستویە بیشکێنێ. وتویە جەنابی مفتی جارێ سەگێکم چاو پێکەوت پەڕیە سەر مەڕێک مەڕەکە گرتی و پاشان مەڕەزا ئەوی لەو مەڕە بووە ئایا حەڵاڵە یا حەرامە؟ مفتی دەڵێت دەتوانی بە خواردن تاقی بکەیتەوە. ئەگەر گۆشتی خوارد ئەوە سەگە و ئەگەر گیای خوارد ئەوە مەڕە. گۆشتیش ئەخوا و گیایش ئەخوا. بە ئاو خواردنەوەیە تاقی بکەوە. ئەگەر بە زمان ئاوی ئەخواردەوە سەگە. ئەگەر بە لێوی هەڵی ئەلوشی ئەوە مەڕە. هەندێ جار بە زمان و هەندێ جار بە لێو ئاو ئەخواتەوە. ئەتوانی بە ڕۆیشتنیا تاقی بکەیتەوە. ئەگەر لە پێش وەیا لە ناوەڕاستی ڕانەکەوە ئەڕۆیشت مەڕە. ئەگەر لە دواشەوە ئەڕۆیشت ئەوە سەگە. وا هەیە لە پێشیشەوە ئەڕوا و لە دواشەوە ئەڕوا. بە دانیشتنا تاقی بکەوە. ئەگەر لەسەر سنگ ئەکەوێ مەڕە. ئەگەر جنکە ئەکا ئەوە سەگە. جەنابی مامۆستا بە هەردوو بارادا ئەنیشێ کەواتە سەری بڕە. ئەگەر ورگ گەدەی هەبوو مەڕە. ئەگەر ڕیخۆڵی هەبوو سەگە. شەوێک دز ئەچێتە ماڵی فایق بێکەس لە هەڵەبجە دزە هەرچەندە ئەگەڕێ لە کاغەزە شڕە بەولاوە هیچی تری بەرپەل ناکەوێ. دزە هەر لەبەر خۆیەوە بۆڵەی دێ فایقیش بەخەبەر ئەبێ هیچ دەنگ ناکە. لە ئاخرا قاقا دەست ئەکا بە پێکەنین
دزە ڕائەچەنێ و ئیش لە ئیش ئەترازێ ناچار ئەڵێ مردوت مرێ بە حاڵ و باڵی ماڵە جوانەکەت پێەکەنی بەچی پێەکەنی فایقیش ئەڵێ مردووی خۆت مرێ من بە عەقڵی تۆ پێەکەنم ئەوەی کە من بە ڕۆژی ڕووناک ناتوانم پەیدایکەم تۆ ئەتەوێ بە شەوی تاریک بیدۆزیتەوە بڕۆ بەڕێی خۆتەوە پاشان لێک ئاشکرا ئەبن و ئەبن بە دۆست. شێخ محەممەدی بەرزەنجی جارێک لە سولەیمانی لە مزگەوتی گەورەدا وەعزی ئەدا. شێخ مەحموود سەینووری و عالەمێکی زۆری لێبوو. وەعزەکەی ئەو ڕۆژەی لە بابەت خراپی عارەق خواردنەوە بوو. وتی ئەو عالەمە چەند بێ ئەقڵن بۆ کەیف و خۆشی نیو سەعات ئەچن دەقەران ئەدۆڕێنن ئەیدەن بە قاپی عارەق قوزەڵ قوردی ئەکەن. عزەتی فاتە لە کۆڕەکەدا بوو هەرکوت و پڕهەستا وتی دەسا یا شێخ بەو مەرقەدی کاکە حەمەدە ئەگەر وا بێت 4 قەران خەڵەتاوی قاپێ عارەقی زۆر چاک بە ڕوپیە و نیوێکە. شێخ مەحموود ئەوان هەموو دەست ئەکەن بە پێکەنی. عەلی ئەشرەفخان ئەمیری موعەزی گەڕووسی ئەبێ بە حاکمی سنە کە دێتە ئەوێ بە تەنها و ڕوت و قوتی دێ. هەموو سامان و سەرمایەکەی فەرمانی قاجاریەکان بوو کە کردبوویان بە حاکمی ئەوێ. لە پاش ماوەیەک ئەمیر موعێز سامان و داراییەکی زۆری پێکەوەنا وای لێ هات لە وزە دەرچوو. عنایەت گەڕووسیش هەبوو ئەو هەر لە سنە دائەنیشت و بوو بە دانیشتوانی ئەوێ. پیاوێکی دەوڵەمەند و خاوەن پارە بوو ئەیانوت سوو ئەخوا ئەم سامانەی لەوەوە پەیدا کردبوو. ئێمە چیمان داوە بەسەر ئەمەوە کە ئەمیر موعێز دێ ئەو گەڕووسی و ئەم گەڕووسی عنایەت ئەوەندەی تر باو پەیدا ئەکا. وا دیارە قسە لەسەر ئەمیر موعێز زۆر بوو. تەماعی هاتە جۆش گەڕووسایەتی لەبیر چووەوە گەڕی بە عنایەت گەڕووسیش ئاڵان هەرچیەکی هەبوو نەبوو لێی زەوت کرد. عنایەت گەڕووسی کەوتە سەر ساجی عەلی. عنایەت ڕۆژێ ئەچێ بۆ لای ئەمیر موعێز لێ ئەپرسێ ها حاڵت چۆنە؟ عنایەت بە ناوی گەڕووسایەتیەوە ئەڵێ وەکو دوێنێی تۆ وایە. ئەمیر موعێز ئەڵێ دوێنێی من چۆن بووە؟ ئەڵێ وەکو ئیمڕۆی من وابوو. ئەمیر موعێز لە پێشە تووڕە بوو لە پاشە ئەویش گەڕووسایەتی هاتە جۆش ماڵەکەی دایەوە. دنیا زۆر سەیرە. ئەم عنایەت گەڕووسیە لە ئاخرا ئاگر بەر بووە ماڵی و هەمووی سووتا. قوتابیەکانی مەدرسەی ئیتیحاد بە قسەی مەلا حەسەنی شەکیبا و مامۆستاکانی تریان هروژمیان برد چوون کوژاندیانەوە. ئەجینا گەڕەکەکە ئاگری تێبەر ئەبوو. مەلا سمایلی کانیێسکان جارێک لە کەرکووک یەکیە لە گاورەکانی قەڵادۆستی ئەبێ ئەچێتە لای. ئەویش پەرداخی عارەقی بۆ دێنێ و ئەیخواتەوە هەر لەگەڵ ئەیخواتەوە ئەڵێ مەلا سمایل ئەزانی ئەمە عەرەق بوو؟ ئەڵێ چی؟ بەچیە ئەزانی عەرەقە؟ ئەڵێ پیاوێکی ترکێفیم لایە ناردمە لای ئیسحاقەجوو هێنای. مەلا سمایل ئەڵێ بەخوا کەرە ئێمە کە لە موسڵمان و عالمین دێتە باسی ڕیوایەتکردنی حەدیث ئەڵێن ئیسحاقی ڕاهەوی لە سوفیانی سەور و ئەو لە ئەبوو هورەیرەوە ڕیوایەتی کردووە. ئێمە لەو جۆرە پیاوانە هێشتا هەرگومانمان هەیە کەچی ئێستا ئەم ڕەوایەتەم بۆ ئەکا گاورێک لە ترکێفەوە و ئەو لە جوولەکەیەکەوە. بڕۆ بابە بڕۆ بەڕێی خۆتەوە تێکە پەرداخێکی تر. حەسەن بەگی جاف بۆی گێڕامەوە وتی ئەحمەد بەگی پاشا سەر و سەودایەکی تەواوی هەبوو لەگەڵ خواردنەوەدا. مەلا کەریمی پۆلیس هەبوو لە هەڵەبجە ئەچێتە لای پێ ئەڵێ میرم بە خزمەتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێگەیشتم لە خەوا فەرمووی با ئەحمەد موختار عەرەق کەمتر بخواتەوە. ئەحمەد بەگیش ئەڵێ دەسا وەڵڵاه مەلا کەریم درۆەکەی. مەلا کەریمیش ئەڵێ چۆن میرم؟ ئەڵێ عەرەق کەم و زۆری هەر حرامە پێغەمبەر چۆنە فەرموویە کەمتر بخواتەوە. مەلا کەریم ئیتر هیچی پێنامێنێ. مەلایەک هەبوو مەلا حەسەنی خندیان پێئەوەد هاتە لام وتی گوێم زۆر گران بووە بە زەحمەت گوێم لە شت ئەبێ. گوێ گرانبوونەکەم قەی ناکا بەڵام ئەوەم زۆر پێ ناخۆشە خەڵک پێم ئەڵێن ئەمە لەبەر پیریە.
لەگەڵ ئەوە داوا نییە، چونکە زۆر کەسی تر هەیە لە من پیرترە کەچی گوێیشی هیچ گران نەبووە. ئەترسم ئەم قسەی ئەوانە کار بکاتە سەر فرمانەکەم و بەرتەقاویتیم خەن. منیش پێم وت گوێ مەدەرێ، گوێت لە هەموو شت ببێ، تەنها قسەیە نەبێ کە ئەڵێن لەبەر پیری گوێت وای لێ هاتووە. وتی باشە خوا دەوامت بدا. لە سنا وەستافەتێ گوێزی هەشەمێزی ئەفرۆشت. مەولوو پیاوێکی هەژار و بێپارە بوو. چەند جارێک بەبەر دوکانەکەی وەستافەتێدا تێپەڕی، زۆر دڵی بە گوێزەوە بوو، بەڵام پارەی نەبوو بکڕێ. وەستافەتێ زانی کە ئەم پیاوە زۆر دڵی بە گوێزەوەیە، وتی باوکم وەرە ناو دوکانەکە، ئەوە چەکش و بەرد بۆ خۆت تێر گوێز بشکێنە و بیخۆ. مەولوو چوو دەستی کرد بە گوێزشکاندن و تێری خوارد و هەستا. وەستافەتێ وتی مەولوو ئەگەر پارەت نییە بمدەیتێ دوعایەکی خێرم بۆ بکە. مەولووش وتی وەستافەتێ ئەگەر تۆ کەڕیت گوێت لەم تەقەتەقە نییە، خواکەر نییە و گوێی لێیە. ساڵێک لە سولەیمانی بێبارانیەکی خراپ دەستی پێکرد. خەڵکەکە کەوتنە نوێژە بارانە و چوونە دەرەوە بۆ قەراغ شار. ئەحەی جاویشیان لەگەڵ خۆیان بردبوو بۆ نوێژە بارانەکە مناڵ و پیر و حەیواناتیش ئەبەن. مناڵەکان لە پێشەوە بوون. ئەحەی جاو ئەپرسێ لە شێخ بابەعەلی کە ئەم مناڵانەی بۆ چییە؟ شێخ بابەعەلیش ئەڵێ ئەمانە مناڵ و بێگوناحن، دوعایان قەبوڵە، بەڵکو بە دوعای ئەمانە خوا باران ببارێنێ. ئەحەی جاویش ئەڵێ یا شێخ بچوە باولاوە، ئەگەر بە دوعای ئەمانە بوایە تا ئێستا معەلیم و مامۆستایەک ناما لەسەر ئەرزە. بڕۆ با خۆمان بێ عەقڵەکان بچین، زۆر باشترە. لە وەختی خۆیان تەوفیق وەهبی کۆڕێکی دروست کردبوو لە بەغدا، دەرزی کوردی بەو کەسانە ئەوت کە کوردی نازانن. یەکێ لەو کەسانە عەبدولمەجید ناوێک بوو کە پێیان ئەوت ئەبوو کەمال. ئەم ئەبوو کەمالە مدیری مەدرسە و عەرەبیەکی باشی ئەزانی. لە ئابوونەی دائیمی بوو بۆ لای تەوفیق وەهبی. لە هەمان کاتا هاتوچۆی دوکانەکەی وەستا بەشیریشی ئەکرد. لە هەموو ئەو ماوە دوور و درێژەی لای تەوفیق وەهبیدا چەند وشەیەکی وەکو بۆ پێشەوە، ترازا، ئەوەندەی تر، ترۆزی، گۆبکە فێربوو بوو. بەڵام ئەو بەم جۆرە ئەیوت بوو بیشەوە، تڕئازا، ئەوەندیتر، تڕئۆزی، گوبکە. لەگەڵ ئەمانەشدا هەندێ لە عەرەبیەکەی خۆیشی لەبیر چوو بووەوە. ڕۆژێک بەم جۆرە کوردیە لەگەڵ وەستا بەشیرا قسەیە کرد. وەستا بەشیر لە وزەیە نەماوتی ئەبوو کەمال هەستە بچۆرە لای وەهبی بەگ بڵێ وەهبی بەگ ئەوە کوردیەکەت و عەرەبیەکەی خۆم بدەرەوە. هەر ئەم وەستا بەشیرە کاتێک کە باسی بابەت و کتێبێک ئەکرا، ئەویش بایەکی تێ ئەکەوت، ڕووی ئەکردە ئەو کەسە و ئەیوت تۆ بینووسە و من تەئلیفی ئەکەم. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی ساڵی 1963 هەموو پێخۆری ناوشاری سلێمانی هاتبووە سەر ئەوە کە پیاوێکی هەژار هەبوو، سەبەتەیەکی دابووە بندەستی و بانگی ئەکرد پەڵپێنەی جوان و گەورەی گەڵاپان، وەرن بیکڕن بیخۆن بەنانی دێمی لەی مەریوانەوە، زۆر بەلەزەتە. کاک ڕەشید باجەڵان گێڕایەوە وتی شێخ محەممەدی شێخ عوسمان هەزار ڕەحمەت لە قەبرەکەی بێ لە ئاوی سیروانی دابوو. ئاوەکە بواری نەئەدا، دەعباکەی کەوتبووە سەر ئاوەکە. دەروێشەکان دەستیان کرد بە هاوار هاوار کە ئای خوارۆ کێری شێخ ئاو بردی. ئەویش بەدەم مەلەکردنەوە وتی خەممە خۆن بنجەکەی قاییمە. کورد ئەڵێ نەماڵت لەسەر شیو بێ، نەژنت کچەتی و بێ، نەحاکمت هەتیوچە بێ، و دەڵێن نەخۆشی جوانان وەک دڵۆپەی باران وایە. پیاوێک هەبوو لە سنە ئاسەی حەمەسەنی ناوبوو، ژنێک هەبوو هەر لەوێ خرتێخانمی ناوبوو، ئاسەی حەمەسەن ژنی زۆری هێنابوون. ڕۆژێک ئەچێ بۆ خوازبێنی خانم، بەڵام لە پێشتر یەکتریان نەناسی بوو. ئاسەی حەمەسەن بە خرتێخانم ئەڵێ
من چۆن بزانم تۆ ئافرەتێکی چاک و بەسەر و بەری. خرتێ خانم ئەڵێ ناوبانگی من دیارە، بچۆ لە جۆراوا و قەتارچیان لە ناو عەشیرەتی من و گەڵباغی و سووردا پرسیار بکە هەمویان من ئەناسن. ئاسەی حەمەسەن ئەڵێ چۆن؟ ئەڵێ لە گشتیانە شوم کردگە و گشتیانم تاقی کردگە سووە. ئەڵێ کەواسە خرتێ خانم، تۆ گشت ڕۆژێ لنگت بەدەست پیاگێکەوە بووگە. خرتێ خانم ئەڵێ ئەیە ڕۆ ئاسەی حەمەسەن چۆن وایێژی، من گشت ڕۆژێ پیاگێکم مەهار کردگە و هەوسارەکەی بەدەستمەوە بووگە. مەلا ساڵحی کۆزەپانکە ئەچێتە گوندی دیبەگە دوو برا لەوێ هەبوون، یەکێکیان خەتەنە ئەکرا کەچی ئەوی تریان ئەگریا. مەلا ساڵح پێ ئەڵێ مردیت مرێت تۆ لۆ ئەگری، ئەویش ئەڵێ ئاخر مامۆستا نۆرەی منیش دێ. مەلا ساڵحی کۆزەپانکە ستایشی موحسین ئاغای دزەییەکە ئەڵێ پیاوێکی سیاسی وایە، پێشکە بگێ نایەڵێ ئاگای لە خۆ بێ. کابرایەک لەو وڵاتی سیوەیلە ئەچێتە سولەیمانی، جووتێ پێڵاوی ئەبێ ئەیباتە لای کابرایەکی پینەچی بۆی پینە بکە، پینەچیەکە لێ وەرئەگرێ، مەرکانەیە دەساوی لە بەردەما ئەبێ ئەیخاتە ناو دەساوەکە و پێی ئەڵێ سبەینێ وەرەوە بۆی. کابرا سبەینێ ئەچێتەوە سەیرەکە، پێڵاو هەر لە مەرکانەدایە. دیسان کابرا ئەڵێ سبەینێ. کابرای خاوەن پێڵاو ئیتر لە وزەیە نامێنێ، ئەڵێ برام من پێڵاوم بۆ هێناوی بۆم جووت بەقیە بکەیتەوە، خۆ بۆم نەهێناوی فێری مەلەوانی بکەی بۆم. کابرایەک لەو گەڕووسە ئەچێتە لای ئاخونێک لێی بپرسێ کوڕی کام پێغەمبەر بووە گورگ خواردوویە. ئەڵێ ئاخۆڕ کچی کام ئەولیا بوو کە لە چاڵی سەنعان سەگەل خواردوویانە. ئاخونیش ئەڵێ نازانم کامیانت بۆ ڕاست کەمەوە. ئاخوڕ نیم ئاخونم، ئەولیا نەبوو ئەنبیا بوو، کچ نەبوو کوڕ بوو، چاڵ نەبوو بیر بوو، سەنعان نەبوو کەنعان بوو، سەگیش نەبوو گورگ بوو. میری بۆتان جارێ لە ڕاو ئەبێ لەگەڵ سوارەکانە پەراکەندە ئەبێ و بە تاقە سوارە ئەکەوێتە شیوێکەوە. لەوێدا تووشی کەرسوارێکی ڕیشسپی کە نەفت ئەبێ پێی بەملاو بەولای کەرەکەیە شۆڕ کردووەتەوە. کەرەکەش ئەوەندە بچکۆلەیە لەوانەیە خاڵی ڕیشسپی پێی بگاتە زەوی، سەری تەکەی دێ و ئەڕوا، سەبی لە شکاوێکیش بەدەمیەوەیە، هەر نەفەسی لێ ئەدا لەبەر دووکەڵی سەبیلەکە مووە سپیەکانی سمێڵی هەموو زەرد هەڵگەڕاون. میر لێی ئەپرسێ ڕیشسپی بۆ کوێ ئەچی؟ ئەویش نازانێ ئەمە میرە، ئەڵێ ئەچم بۆ لای میر، بەڵکو شتێکم بداتێ بیبەمەوە بۆ ماڵ و مناڵم. جا بە چیدا ئەزانی ئەداتێ؟ کوڕە بە هەموو کەسی داوە، بە منیش هەرەدا، قابیلە لە ئاستی من ببێ بە جاندرمە. میر سەیرەکە ئەمە پیاوێکی خۆشە، پێی ئەڵێ ماڵ وێران، میر هەر کەسی بەرچاوکەوێ باج و سەرانەی لێ ئەستێنێ، ئێستا تۆ چۆن داوای شتی لێەکەی؟ جا من چیم هەیە تا ئەو لێم بسێنێ؟ ئاخر قسەیە و ئەیکەن، با تۆوا نەزانی میر شتێکە، دەنگی دەهۆڵ هەر لە دوورەوە خۆشە. ئەگەر من بزانم هیچت ناداتێ و لەوانەیە باجیشت لێ بستێنێ، من ئەچم ئەو وەختە کە زانیم وایە من شت ئەدەم بە ئەو. جا چی ئەدەیتێ؟ چوار پەلی کەرەکەم ئەنێرم بۆ قوزی دایکی. ئیتر لێرەدا لە یەک جا دەبنەوە. میر چووەوە گەیشتەوە بە سوارەکانی خۆی، ڕاویان تەواو کرد و گەڕایەوە. خاڵە ڕیشسپی ئەویش وردە وردە ڕۆیشت و گەیشتە بەر کۆشکی میر، دابەزی لە کەرەکەی، کەری بەستەوە و چووە ژوورەوە لای میر. میر پێشتر ڕای سپاردە بوو کە ئەگەر یەکێکی واهات ڕێگای لێ نەگرن. خاڵی ڕیشسپی هاتە ژوورەوە لەو دیوەخانە و کاروبارە هەروە سەری سوڕما، قەت شتی وای نەدی بوو. سەیری میری کرد، لەو سەرەوە دانیشتووە، ناسیەوە کە ئەمە پیاوەکەیە، وا لە شێوەکەدا قسەکانی لەگەڵ کرد. دیوەخانیش پڕە. میر لێی پرسی ها خاڵەی ڕیشسپی چیت ئەوێ؟ جەنابی میر، ماڵ و مناڵم هیچیان نییە،
هاتووم بۆ ئەوە شتێکم بدەیتێ بۆیان برم جاکێ لێرە شتی دەست ئەکەوێ هەرکە بێتە ئەم شوێنە ئەبێ شتی لێ بسەندرێ جەنابی میر منیش 4 پەلیکەرەکەم حازرە وا لە دەرەوەیە میر لەوێدا دەستی کرد بە پێکەنین و داستانەکەی بۆ دانیشتوەکان گێڕایەوە پاشان ئەمری کرد خەڵاتێکی زۆریاندا بە خاڵەی ڕیشسپی خاڵەی ڕیشسپی وتی ئەمانە هەموو بۆ خۆم میر وتی بەڵێ خاڵە وتی بە 4 پەلیکەرەکەشمەوە میر دیسان دەستی کردەوە بە پێکەنین و وتی بەویشەوە پاشان وتی هێزەی ڕۆنیشی بەنێ با بە لووسی بڕوا بەخوا سەیرە بەواتەواتە بێژان جگەرە کێش سێشتی تێدا هەیە لە کەسانی ترا نییە یەکەم پیر نابن دووەم دز ناچێتە ماڵی سێهەم سەگ گۆشتی ناخوا واتە سەگ نایخوا جا ئەگەر ئازای خۆت ئەم مەتەڵە هەڵێنە ئەگەر هەڵت نەیەنا لە بەرگێکی تری ئەم کتێبەدا بەرچاوت ئەکەوێ گەلێشتی وا هەیە زانیاری داوای ئەکا کە پیاو بیزانی ئەو شتانەش با ئاشنایەتی تەواویان بە کەلەپوری کوردەوە نەبێ بەڵام بۆ زانین باشە یەکێ لەو شتانە ئەو پایە و دەرەجانەیە کە لە ناو عالەمی گاوریدا هەیە من بەلامەوە هەموو وەخت زانین لە نەزانین باشترە ئەو دەرەجانەش ئەمانن کە لە عالەمی ئاینی گاوریدا هەن و 8 دەرەجەن یەکەم شەماس ئەم وشەیە سووریانیە پایەکەی لە خوار قەسیسەوەیە مەعنا خادەم و مجەورە 2 قەسیس ئەمەش هەر سووریانیە بە مەعنا پیاوی پیرە بەڵام نەک هەر پیری ڕوت بەڵکو مەبەست ئەوەیە کە پیاوێکی پیری مبارەکی دینی و خزمەتی کاروباری کڵێسا ئەکا دەرەجەکەی لە نێوانی شەماس و ئۆسقەفدایە 3 ئۆسقەف دەرەجە دینیەکەی لە ژوور قەسیس و خوار مەترانەوەیە 4 مەتران ئەمە لە باری ئاینی گاوریدا سەرۆکی کڵێسەیە ئەمە لە ژوور ئۆسقەف و لە خوار بەتریارکە ئەم وشەی مەترانە لە وشەی مەتریپۆلیسی یۆنانیەوە وەرگیراوە معناکەی یعنی شاری ئەسلی و شاری بناغەیی کورسی مەترانیش بە عادەتی لە شاردا ئەبێ بەتریرک ئەمە سەرۆکی هەموو سەرۆکەکانی ئەسقافەیە لە ناوچەیەکی تایبەتیدا یا تایفەیەک لە تایفەکانی گاوریدا جاسلیق ئەو ئۆسقەفەی کە لە هەموو ئۆسقەفەکان پێشکەوتوترە ئەم وشەیەش دیسان یۆنانیە کاردیناڵ ئەمەش هەر لاتینیە واتە پلەی هەرە بەرزی کڵێسا پاپاش لاتینیە بە مەعنا پایەی هەرە بەرزی عالەمی گاوری و لەوە بەرزتر ئیتر نییە پاپا جێنشینی قەدیس بوتریسە لە ساڵی 1972دا لە دیوانیە کابرایەک بەناو شیال نەهابەوە یەک شاخی لە لای چەپەوە لێ ڕوابوو کوت و مت وەکو شاخی بەرانێکی بچکۆلە 20 سانتیمەتر درێژ ئەبوو سەرەکەی وەکو شاخی بەران چەما بووەوە لە ڕەنگ و سەختیشدا هەر لە شاخی بەران ئەچوو لە بەغدا لە ساڵی 1970 لە 14 تەمووز مناڵێک لە خەستەخانەی ئەتطفل العەرەبی هاتە دنیا 2 ددانی سپی جوانی هەبوو بە مەرجێ مناڵەکەش هێشتا 9 مانگەکەی تەواو نەکردبوو بە عەمەلیات هێنایانە دەرەوە لە ساڵی 18 هیجری لەو وڵاتی ڕۆمە ژنێک تووتەڵە سەگێکی هێنابوو لە پاش پرس و جوابکردنێکی زۆر وتبووی سەگی ناوە لە خۆی لە ساڵی 300 هیجری لە شاری قەرمەسین قاترەمێکەیەک ئاوزبوو بوو جوان و ئێسترێکی زۆر جوانی هێنابوو دایک و جوان و هەردووکیان بە ژیانێکی تەواو ژیابوون لە ساڵی 1946 لەو ناو جافایەتیە پیاوێکی دەوڵەمەند لە عەشیرەتی تەرخانی کە حەمەی مراخانیان پێوت قاترە مێچکەیەکی ئەبێ جوان و ئێسترێکی ئەبێ حەمەی مراخان ئەمە بە بەدیومی ئەزانێ ئێستر و جوانوەکە هەردووکی ئەکوژن جارێک یەکێ لە حاکمانی پێشوو لەسەر تەلار دووربینی بەدەستەوە بوو تەماشای کرد تێفکری ئەوە کابرایەکی ڕووتەڵەی کورد چووە شیوێکەوە تۆزێ مایەوە و هەڵسا حاکم مەراقی کرد هات بزانێ ئەم کابرایە لەو شیوە چی کردووە
کە چوو تەماشای کرد کابرا گوویەکی کردووە بەقەد 1 مەنی تەورێز. کابرا هێنا وتی تۆ خواردنت چییە؟ کابرا وتی نانی جۆح. حاکم پێیوت خۆ من فرنی و شەکر لەمە ئەخۆم کە چیە چمە سەر ئاو 2 سەعات دانیشم ئەوسا بەقەد ڕیق نەمریشکێکم لێ بێتەوە. کابرای هەژار پێیوت قوربان تۆ بە کاڵی دای ئەنێی نایەڵی بگا. حاکم پرسی چلۆن ئەگا؟ وتی مەچۆرە سەر ئاو هەتا زۆرت بۆ دێ اینجا ئەو وەختە بەڕەحەتی وەکو من گووەکەی. حاکم بە قسەی کرد لە دیواندا بوو هەر ئیشی سەر ئاوی بوو نەچوو. ئاخری لە ناو خەڵکەکەدا خۆی پیس کرد لەبەر شەرمەزاری فەرمانیدا هەژارەکەیان هێناوتی ئای سەگ باب تۆ بۆچی ئەمەت بە من کرد؟ کابرای ڕووتەڵە زۆر ترساوتی قوربان جارێ ئەبێ تەماشای بکەم. دەرپێیەکەی حاکمی وەرگرت ئەنگوستێکی لە پیسایەکەیدا و خستیە سەر زمانی. اینجاوتی پاشام عەرزم کردی بیگەێنە نەموت بیترشێنە ئەمە ترشاوە بۆیە وات بەسەر هاتووە. کابرا بەم جۆرە خۆی لە چنگی حاکم ڕزگار کرد. کابرایەکی لەیلاخی هەبوو هەر کە میوانیان ئەهات و نانیان بۆ دائەنا خۆی 2-3 پاروی ئەخوارد لەگەڵیا و لە پاشا دەستی هەڵەگرت و ئەیوت برا ئیتر من بەسە. میوانەکەش ناچار دەستی هەڵەگرت. ڕۆژێ کابرایەکی ئەحمەد ئاوایی ئەبێ بە میوانی ناندا ئەنێن و کابرا لەسەر ڕەوشتی جارانی 2-3 پارو ئەخوا و ئەڵێ برا من ئیتر بەس. کابرای میوان گوێی نەدایە وتی باخوا برا من ئەخۆم هەتا هەش. کوڕێکی گۆمەیی چوو بوو بۆ خوێندن چەند ساڵێکی پێچ و گەڕایەوە بۆ ماڵی خۆیان هیچ چیشی نەخوێند بوو. لیان پرسی بۆچی نەتخوێندووە؟ وتی ڕۆژێ خۆم تاقەتم نەبوو، ڕۆژێ مامۆستام، ڕۆژێ هەردووکمان، ڕۆژێ جومعە بوو، ڕۆژێ سێشەمبە ئیتر لەکوێ بخوێنم. فەقێیەکی باجەڵانی لە پاش ئەوە کە ئەچێتە فەقێتی فێری نووسین ئەبێ بە شانازیەوە ئەم کاغەزەی خوارەوە بۆ ماڵی خۆیان ئەنووسێ خاهەر عەزیزم ئاغایە باوکم سەلامەت میرەسوونە، هەروەها برادەر عەزیزم خاتوو دایکم سەلامەت میرەسوونە، کراس شڕ دەروڵە شڕ خۆم شڕن دەرشڕ ئەگەر مەوا چۆن چێشمەوانی پروزل وزوئیە کارەکەرتان کوڕی خۆتان. ژنێکی هەرکی جارێک لەگەڵ کۆچوباردا ئەڕوا بۆ زۆزان مانگایەکی لە پێشەوەیە باری لێناوە ئەگاتە لاپاڵێکی خلیسک مانگا هەڵ ئەخلیسکێ. ژنە کلکی ئەگرێ و ڕایە کێشێ و بانگەکە یا سەید تەها یا سەید تەها. مانگا هەرگل ناخواتەوە و ئەڕوا ئەکەوێ. ئینجا ژنە تووڕە ئەبێ و ئەڵێ دەهەڕە کێری سەید تەها بن کوڕی تەبە. کور یعنی کلک. جارێک دوو کوڕی سوورچی کە برابوون ماڵەکەیان بەش ئەکرد. ڕەوشتی ئەو کۆچەرایەتیە وابوو کە باوک پیر ئەبوو ئیتر چاوەڕێی مردنیان نەکرد. میراتگرەکان ماڵەکەیان بەشە کرد. اینجا هەمووی بەشەکەن ئەمێنێتەوە سەرسەگێک و باوکەکەیان کوڕێکیان ئەڵێ سەبۆ من باب بۆ تۆ، ئەویتریان ئەڵێ نا سەبۆ من باب بۆ تۆ. لێیان ئەبێتە دەمەقاڵا ئاخری بەو جۆرە ڕێئەکەون کە جاشێک بخەنە سەر بابەکە ئەو وەختە یەکێکیان سەگەکە هەڵبگرێ و ئەوی کەشیان جاشەکە و باوکی هەڵبگرێ. ژنێک هەبوو لەو سەرا کچێکی زۆر جوانی هەبوو. هەر چەندە خوازبێنیکەر ئەهات کچە شەڕی لەگەڵ ئەکرد و ئەیوت من شوو ناکەم، شوو بکەم دارێکی زلم تێبڕن و عەزیەتێکی زۆرم بدەن من شتیوا ناکەم. ئاخری پیاوێکی دەوڵەمەند ناردیە داوای دایکی کچە زۆری پێخۆش بوو کە بیدا بەو پیاوە. چووە بندەستی کچەکەیەوە و پێیوت کچەش هەر لەسەر قسەی خۆی بوو. ئەمجا پێیوت کچم تۆ ئەوەت ئەوێ کە کێری زلت تێ نەبڕن، من خۆم لەگەڵت دێم هی مێردەکەت بە دەستی خۆم ئەگرم بە ئارەزووی خۆت چەندت ویست ئەوەندەی ئەکەمە ژوورەوە. کچەکە
بەم جۆرە ڕازی بوو مارەیان کرد. اینجا شەوێ کە بووکیان برد دایکی لەسەر پەیمانەکە لەگەڵی چوو زاوا کە هات دایکی کچە دەعباکەی گرت و پڕ بە مست و نەختێکی بۆ بەردا. کچەکە وتی دایە با نەختێکی تریش بڕوە. ئەویش دەستی شل کرد تۆزێکی تریش ڕۆیشت. کچە وتی دایە با بێ. ئەم جارە دایکە بەجارێ دەستی بەردا و هەمووی ڕۆیشت. کچە وتی دایە با هەندێکی تریش. دایکی وتی ڕۆڵە ئیتر هیچ نەما هەمووی ڕۆیشت. کچەش وتی دایە چیت پێ بڵێم باوکم بە ڕەحمەت بێ هەموو جار ئەیوت یاخوا دایکت دەستی نەگاتە هیچ هەر شتێ دەستی گەیشتێ پیت و بەرەکەتی ناهێڵێ ئەوە ڕاست بوو پیت و بەرەکەتی ئەمەشت برد و هیچ شت نەهێشت. لە دێی یاخیان کابرایەک ناوی حەمەعەلی عەجەم بوو لە سەفەر بەرلکدا بە ڕەشبگیر گرتبوویان لە سلێمانی لە عەمەلە بلوکیدا دامەزرا بوو لەو بینەدا 10-15 سواری زەفتیە چووبوونە یاخیان لە سەرچاوەکەدا بەزی بوون. ژنێکیش هاتبوو کوندەی پڕئەکرد چاوشێکی زرتە بۆز لە نزیک ژنەکەوە دەستی بە ئاوەگەیان دەستی بە دەعباکەیەوە بوو ئەیوت بە ژنەکە تەماش تەماش ژنەکەش ئەیوت ڕاوەستە باوە حیز شەرت بێبێژم بە حەمەعەلی عەجەم. پیاوێک هەبوو لە سلێمانی کارەکەرێکی لە ماڵا بوو ڕۆژێک ئەچێتەوە بۆ ماڵەوە هەتیوێکی بەسەرەوە چاوپێ ئەکەوێ پێ ئەڵێ چەتی و ئەمە بۆچی وات کرد ئەویش ئەڵێ وەڵڵا ئاغا سوێندی دام بەسەری تۆ تۆی شەزانی کە سەری تۆ چەندە بەلامەوە عەزیزە وتم باشە. کابرای تر هیچ دەنگی نەکرد. لە سەردەمی خۆیان کاروان بە قافڵە بوو جوولەکەیەکی بازرگان هەبوو موسڵمان بوو ئەمجا حەجێکیشی کردبوو بوو بە پیاوێکی تەواو ڕۆژێک بارخانە بار ئەکاو ئەچێ بۆ تەورێز لەو دەشتی مەرگەوەڕەدا تووشی کوڕەکەچەڵەکە بێ کەڵەشێرێکی ئاڵتونی پێ ئەبێ دڵی لە کەڵەشێرەکە ئەچێ و ئەڵێ ئەمە بۆ سەر بارخانەکەم شتێکی زۆر باشە و بەمەوە ئەوەندەی تر ناو دەرئەکەم لێی ئەپرسێ نایفرۆشی کوڕەکەچەڵ ئەڵێ بەڵێ ئەڵێ بەچەند ئەڵێ ئەیدەم بەگانی حاجی جووە ئەڵێ کوڕەکەچەڵ پیاوی چاک بە ئەمە قسەیە تۆ ئەیکەی کەچەڵە ئەڵێ هەر ئەوەیە حاجی جووە نەیتوانی کەڵەشێر لە دڵی خۆی دەرکا وتی ئێستا لەم دەشتەدا کێ پێ ئەزانی دانەیەکی ئەدەمێ و کەڵەشێرەکەی لە دەست دەردێنم ئەڵێ باشە بڵێم چی کوڕەکەچەڵ وەرە با بچینە ئەو قەراغ ڕێگایەوە کوڕەکەچەڵ چوو پێوە نیشت بەڵام هەر لێ نەبووەوە جووە وتی کوڕەکەچەڵ خێراکە چیت کرد خەڵک و خوامان بەسەرا دێ حەیامانە چێ کوڕەکەچەڵ وتی جەنابێ حاجی جووە خەیاڵە کردوتە من ئیمڕۆ تێم خستووە سبەی نیە ئەخوسیە 2 سبەی ئاوم دێتەوە 3 سبەی ئینجا دەری دێنم جووە وتی کوڕەکەچەڵە وازم لێ بێنە گانی خۆتت کرد و بڕۆ کەڵەشێری تۆم ناوێ. ئەحەی ناسر هەبوو لە سلێمانی گوێندە بوو ڕۆژێک ئاهەنگێک ئەبێ و دێن بە شوێنیا بۆ ئاهەنگەکە بۆ گوتن ئەویش لەو وەختەدا دەنگی نووسا بوو سەر بەرز ئەکاتەوە و دەسەکا بە پاڕانەوە لەخوا کە دەنگی بەرەڵاکە کوت و پڕ لەو کاتەدا تڕێک ئەکەنێ ئەڵێ جاوەرە تو وە ئەمەکەتنە من ئەڵێم ئەوەم بۆ بەرەڵاکە یا دەنگم بەرەڵاکە. هەر ئەم ئەحەی ناسرە لە کەرکووک لە دیوەخانی سەید ئەحمەدی خانەقادا ئەبێ تڕێکی لێبەر ئەبێ سەید سەر بەرز ئەکاتەوە و ئەڵێ ئەحا ئەوە بۆچی وە ئەویش ئەڵێ سەید لۆمە مەکە تس دەستی بڕیم تس بەما خۆی ئەپەڕێنێتەوە. محەممەد عەلی کوردی بۆی گێڕامەوە وتی کابرایەکی باوەجانی هەبوو باوە قۆلی ناو بوو ئەیوت ئەوانەی شەعردا ئەنێن هیچیان شاعر نین و نازانن شەعردا بنێن پێیان وت ئەی تۆ ئەیوت من سەر باشقەی شاعرانم ئەگەر بڕواژ ناکەن ئەم ڕاز و نیازەی بینی ئەم و ئەو شایەتمانە کە دەڵێ مەرحەبا کوزەکەی شەل و شێت دێوانە
کێر ئەوە تا 3 ڕۆژە لە لاد میوانە. ئەوی تریش وەڵام ئەداتەوە ئەڵێ هەر بە خێر هاوتی بەسەر چاوم، لنگت هەڵبڕە و هەڵکوتە ناوم. مەلا ئەحمەدێکی حافظ هەبوو لە چوارتا گێڕایەوە وتی چوو بووم بۆ ئەو ئالانە بۆ ئەوەی شتێک بێنمەوە بۆ مناڵەکانم بیخۆن. لەوێ لە ماڵێک دانیشتە بووم، کابرای خاوەن ماڵ بەژنەکەی خۆی وت ئاکچێ هەستە شتێک بدە بەو حافظە. کابرا بیللامانی کێری نەما بوو، پشی خواردە بووی. ژنەکە بەگوێی نەئەکرد، لەبەر ئەمە زۆر تووڕە بوو، چونکە هەرچەندە ئەم قسەیە کرد ژنە وەکو گوێزی بۆ بژمێرن وا بوو. ناچار کابرا خۆی هەستا بێشوویەکی هەڵگرت و خستیە دەستمەوە و دەستی پێنوقانم و وتی دا بچووە وەکو چڵکی سەی پێت حەرام بێ. کابرایەکی جوودبەنە لەو بەرکیەوە سەپانێکی هەبوو، هەموو بەیانیەک ئەم سەپانە کە لە خەو هەڵئەستا دەستیە کرد بە خۆکێشانەوە و خۆبادان بەم لاو بەولادا. ڕۆژێک ژنی کابرا بە مێردەکەی ئەڵێ ئەرێ پیاوەکە ئەوە ئەو سەپانەمان بۆچی هەموو بەیانیە کە هەڵئەستێ لە خەو دەسەکە بە خۆکێشانەوە. کابراش هات بە دەمیاوتی چوزانم دەردەکێریەتی. ژنا ئەم قسەی لە دڵی خۆیان هەڵگرت. پیاوەش کە قسەکەی کرد زانی قسەیەکی باشی نەکرد و ئاوێکی باشی نەڕشت. لە پاش چەند ڕۆژێک وتی ئافرەت ئەمەوێ بچم بۆ شار شتومەکمان نەماوە، هەندێ شڕ و شاتاڵ دێنم، 1-2 ڕۆژم پێچێ ئاگداری ماڵ و ماڵات و جووتەکە بە. ژنەش کە ئەمەی لە مێردەکەی بیست وەکو مژدەی بەهەشتیان بۆ هێنابێوا بوو. وتی باشە پیاوەکە ڕاست ئەەکەی هیچمان نییە، بە تەما بووم پێت بڵێم، باش بوو تۆ خۆت ئاگاداریت و وتت. پیاوە هەستا چوو لە ماڵەوە، ڕۆن گەرچەکیان هەبوو، پڕقتوویەکی کرد هەڵی گرت و لێیدا ڕۆیشت. کە کەوتە لای ئێوارە ڕۆن گەرچەکەکەی خوارد و بەدزیەوە گەڕایەوە بۆ ماڵەوە. ژنە ئەو شەوە کە مێردەکەی لە ماڵ نییە خۆی لە سەپانەکە بە تەواوی خۆش کردووە. پیاوەکە هاتەوە لە دەمەدەمی خەوتنانە، چوو بە بێدەنگ سەپانەکەی لە ناو جێگا هەستان و پێیوت ڕۆڵە ویستم بچم بۆ شار، لە ڕێگەدا تووشی پیاوەکەی کوێخان نادر بووم، ناردبووی کە سبەینە دێت بۆ ئێرە، لەبەر ئەوە من گەڕامەوە. هەستە تۆ لە باتی من بچۆ بۆ شار، شتومەکەکان بکڕە و خێرا بەیانی بگەڕێەوە، ئەیبە کوێخان نادر بێت و من لە ماڵ نەبم. سەپان لێیدا ڕۆیشت و ئەمیش چوو لە شوێنەکەی ڕاکشە. 2 کەرتی شەو ڕۆیشت بوو نەڕۆیشت بوو، کوێخاژن ئاگری جگەر هەڵی ئەگرێ و ئەچێتە سەر جێگای سەپانەکە، نە لەو دەنگ و نە لە مێردی بە سەپان ناسرا و دەنگ، بە هێواشی خۆی ئەدا بەسەر مێردی لە شوێن سەپان نووسودا. مێردەش داباکەی لەسەر چزە، چونکە هەر لە پێشەوە خۆی بۆ ئامادە کردووە. ژنەش نازانێ ئەمە مێردەکەی خۆیەتی، بەڵکو هەر لای وایە سەپانەکەیە. مێردەش ڕۆنگەرچەکی خواردووە، سکی کەوتووەتە کار. لەو وەختەدا کە بیللامانێ ڕەحەت ئەبێ ئەفیڕێنێ بە ناوگەڵی ئافرەتدا. ئافرەت کە لێ ئەبێتەوە بە پاشەڵ و ناوگەڵێکی گواویەوە ئەگەڕێتەوە ئەچێ هەموو لەشی خۆی ئەشوا، بەوشەوە تووشی ئەو ئەزیەتەش ئەبێ. بەیانی زوو مێردەکە هەڵ ئەستێ ئەڕوا، ناکاتە کارێک کە ژنەکەی پێ بزانێ. سەپانەکەش دیار نییە. ژنەوە ئەزانێ کە سەپانەکە لە تەریقیە زوو گاکانی داوەتە پێش و چووە بۆ جووت. ئەوەندە هەبوو گاکانیش کابرا بەیانی کە دەرچوو بوو بردبوونی بۆ جووت. لەولاوە سەپانەکە لە شار ئەگەڕێتەوە، کابرا شتومەکەکانی لێوەرئەگرێ و گاکان ئەدا بە و خۆی ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە و هیچ قسە نابێ ئیتر. ڕۆژی دوایی سەپانەکە وەکو جاران کە لە خەو هەڵ ئەستێ خۆی ئەکێشێتەوە. ژنەکە ئەڵێ ئەرێ پیاوەکە ئەوە ئەو سەپانە سەگبابە بۆچی هەموو بەیانیە کە لە خەو ڕاست ئەبێتەوە خۆی ئەکێشێتەوە. پیاوەکەش ئەڵێ ژنەکە پێم نەوتی ئەوە دەردەکێریەتی. ژنە ئەڵێ دەردەکێریەتی، ئەوە دەردەگوویەتی، دەردەگوو ئەو باوە حیزە. کابرایەکی گەڕووسی تلیاکی چووە سەر ئاودەست، ئەینقان، ئەیشیڕان، ئەیناڵان، ئەیبۆڕان، هیچی لێ دەرنەئەچوو. لە تاوانە دەستی کرد بە گریان،
هەر هیچی بە هیچ نەکرد. وای لێ هات عەرەقی ڕەشوشینی دەردا و لەسەر ئاودەستەکە سارد بووەوە. لە پاش ئەوە هەناسەیەکی پێ هاتەوە دەستی پێ کردەوە ئەیوت بەدمەزە و بەوە بیرون، قوربونت بووم بەوە بیرون، خوێنمەوە ئاو کردی بەوە بیرون، خۆم ئەخۆمت بەوە بیرون، ئەپەرەسمت بەوە بیرون، نمازڕاتەکەم بەوە بیرون. لە پاش 2 سەعات بە هەر نقول جقێک بوو بە ئەندازەی گووە مشکێکی وشکی ڕەشی لێکەوتە خوارەوە. هەڵی گرت چەند جارێک ماچی کرد و خستیە سەرچای و وتی قوربونە ئەو ڕەنگ و ڕوخسارت بووم، دیدار وە قیامەت. کابرایەک گەڵۆگونی ئاگری گرتبوو لە کرماشان ئەچێتە لای دکتۆرێک بۆ دەرمانکردنی. دکتۆر ماوەیەکی زۆر لەگەڵ دابای کابرادا خەریک بوو، ششتی دەرمانی کرد و پێچای. ئەمجا کابرا دەستی برد 4 قەرانی لە بەردەمادانە. دکتۆر تووڕە بوو وتی کاورا تۆ هیچ شەرم نییەکەی، من 1 سەعات وەتە کێر تۆ وازی کردم 4 قەران وە پێمەدەی، تۆ بەو 4 سەعاتی وە کێر من وازی کە 20 قەران وە پێت ئەدەم. کوڕێک لەو شارە زورە ژنیان بۆ هێنابوو. لە ناو زەماوەندەکەدا کوڕە تووشی بووکەکە بوو پێیوت شەوێکە هاتمەلات چی بکەم؟ بووکەکەش پێیوت چیەکەی؟ ئەوی سەگ ئەیکا تۆش ئەوە بکە. شەوکە هاتە وەختی پەردە، بووک و زاوا چوونە پەردەوە تا بەیانی. لە بەیانیە لە بووکەکەیان پرسی ئیمشەو زاوا چی لەگەڵ کردی؟ وتی هیچ. تا بەیانی 10 جار هات کابراکەی ئەلێستەوە و ئەگەڕایەوە دواوە بۆ لای دیوارەکە پیا هەڵ ئەمێزا و ئەهاتەوە بۆ لای من. ژنێک هەبوو لە ناو باخێکە لەگەڵ مێردەکەیە پێکەوە نووسە بوون. ژنە دۆستێکی هەبوو هات بۆ لای و لە پاڵی ڕاکشا. ژنە پێی وت هەستە ئیش بکە مێردەکەم خەوی گرانە ئاگای لێ نابێ. کابرای دۆست وتی ئەترسم. ژنە دەستی برد موویەکی لە قنگی مێردەکەی هەڵکەند و دایە دەستی کابرا وتی هەستە ئیش بکە چاوت لێ خەوی چەند گرانە، ئەو مووەم لێ هەڵکەن خەبەری نەبووەوە. کابرای دۆستە هەروتی ئەترسم. ژنە موویەکی تری هەڵکەن مێردەکەی هەر خەبەری نەبووەوە. بەڵام کابرا هەرنەی ئەوێرە. خۆلاسە ژنەکە موویەک و 2 3 و 10 و 20 مووی لە قنگی مێردەکەی هەڵکەن، کابرا هەرنەی وێرە. لە ئاخرا مێردەکە خەبەری بووەوە و گوێی لە گفتوگۆیان بوو. وتی بە کابرا هەستە سەگ باب ئیش بکە، ئەگەر تۆ وا بکەی ئەم قەحبەی ماکەرە تا بەیانی موویەک بە قنگی منەوە ناهێڵێ.